بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز خۆشحاڵین جارێکی دیکە لەگەڵ هاوکارم شوان هاتینەوە خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک برگە و بابەتمان بۆ ئامادەکردوون دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش ئاسوودە و کامەران بن لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانمان لە پەیامەوە لە برگە و بابەتەکانی پەیامی ڕۆژ لە خزمەتتان نابین وێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. ئازان لەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون یەکێکیان هۆشیاری خەڵکە هۆشیاری هاوڵاتیانە لەسەرەوەی کە حاڵەتە فریاگوزاریەکان چۆن مامەڵەیان لەگەڵدا بکەین و چۆن ئەگەر کەسێکمان تووشی حاڵەتێکی نەخوازرا بوو لە تەنیشتمانە چۆن یارمەتی بدەین و لە مردن ڕزگاری بکەین یاخود لە ڕووداوێکی ناخۆش ڕزگاری بکەین بۆیە کۆمەڵێک ڕێنمایی هەیە کۆمەڵێک ڕێنمایی هەیە کە بۆ ئەوەی کە ئەو کەسانەی تووشی حاڵەتێکی فریاگوزاری دەبن بۆی جێبەجێ بکەین ئێمە لەم تەوەریەماندا باز لەو ڕێنمایانە دەکەین کە گرنگن بۆ ئەو کەسانێک کە تووشی حاڵەتێکی فریاگوزاری دەبن. پێمان بێت تەوەری دووەمشمان هاوکارمان ئیمران ئەمیر لە هەولێرەوە پێشکەشمانەکە باسکردنە لەسەر باج و ڕسوماتی خوێندنی ئەهلی لە هەرێمی کوردستان کەوە لە بەشێک لە ناوەندەکانە زۆر گرانە سەلق باس لەو بارەیەوە دەکرێت بزانین بۆچی بەم شێوەیە یا خودش گۆڕانکاریەک لەو بابەتانەدا ڕوویداوە. بەڵێزان لە بابەتی سێماندا لە تەوەری سین بەرنامەکەماندا باز لە بەردەوامی ناڕزایی و داواکاری مامۆستانی وانە بێژ دەکەین دەبین کە لە سەرجەم شار و شارۆچکەکان یاخود بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ناڕزایی مامۆستانی وانە بێژ بەردەوامی هەیە بزانین داواکاریەکانە بە کێو گەشت و ئایا لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی پەروەردە تا چەند داواکاریەکانیان جێبەجێ کردووە و بە نەبوونی مامۆستانی وانە بێژ تا چەند بۆتە هۆی پەکخستنی پرۆسی خوێندن لە قوتابخانەکاندا. ئێمە گفتوگۆ دەکەین لەو بارەیەوە کە بزانین داواکاریەکانیان چین و ئایا چارەسەری کێشەکان یاخود جێبەجێکردنی داواکاریەکانیان بۆ کراوە لەگەڵیشیدا پەیاملێرانمان وەردەگرین و کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەمان دەبێت. بەڵایزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا و وەروەها بەرز و نزمی پلەکانی گەرما لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بەڵازان لە تەوەریەکەی بەرنامەکەماندا باز لە هۆشیاری هاوڵاتیان دەکەین لەوەی کە لە حاڵەتە فریاگوزاریەکانیان چۆن هاوکاری کەسانی دیکە بکەن یاخود کەسێک کە لە تەنیشتێتی یاخود لە شوێنێکە تووشی حاڵەتێکی نەخوازراو دەبێت تووشی حاڵەتێک دەبێت کە پێویستی بەوەیە کە بە خێرایی چارەسەر بکرێت و حاڵەتێکی فریاگوزاریە بۆ نە زۆر جار کەسێک شتێک دەخوات لە قورجیا دەگیرێ ئەمە پێویستی بۆیە کە هاوکاری بکەن یاخود یارمەتی بگەین و ئەم جۆرە حاڵەتانەش پێویستی بە ڕێنمایی هەیە و پێویستی بە کۆمەڵێک بابەت هەیە کە ئەو کەسەی کە لە تەنیشتێتی لێ بزانێت بۆیە هۆشیاری خەڵک لەم بابەتە زۆر گرنگەوە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتانەدا بکەین بۆی کە کەسی بەرامبەر هەم نەترسێت هەم خۆشمان نەترسین و بە شێوازێکی ئارام چارەسەر بۆ ئەو کەسە بکەین کە تووشی ئەو حاڵەتە فریاگوزاریانە بووە. بەڵێزان سەرەتاش بینەری کۆمەڵێک زانیاری دەبین لەسەر جەستەی مرۆڤ وەروەها ئەم زانیاریانەوە دەکات مرۆڤ زیاتر خۆی بناسێت وەروەها
ئاشنا بێت بە تەندروستی خۆی. چەند زانیاریەک لەسەر لەشی مرۆڤ بەشی سێم. بە شێرپەنجەی خوێن دەوترێت لۆکیمیا واتە خوێنی سپی. ئەگەر مرۆڤ چاوێکی لەدەست بدات ئەوە یەک لەسەر 5 توانای بینینی لەدەست داوە. مرۆڤ ئەتوانێت 10,000 جۆر بۆن لە یەکتر جیا بکاتەوە. بچووکترین ئێسکی لەشی مرۆڤ لە گوێچکەیدایە. لەشی مرۆڤ لە دوای 40 ساڵیەوە بەرەو پوکانەوە دەچێت. ئەگەر بە هەر هۆیەک بێت جگەر لە ئیش بکەوێت مرۆڤ 8 بۆ 24 کاتژمێر دەژی. سەری پەنجە و زمانی هەموو مرۆڤێک لەگەڵ مرۆڤێکی تردا جیاوازی هەیە. نینۆکی دەست و قاچی هەر مرۆڤێک بە شێوەیەکی ئاسایی هەفتانە 0.5 ملیم درێژ ئەبن. درێژی بڕبڕەی پشتی مرۆڤی پێگەیشت و 70 سانتیمە. بڕی خوێن لە لەشی مرۆڤێکی پێگەیشتوودا 5 بۆ 6 لیتر خوێنە. مرۆڤ کاتێک دەمرێت خانەکانی مێشکی دروست نابنەوە. ڕۆژانە خوێن لە ناو دەمار و ملوولەکاندا 168 ملیۆن میل دەبڕێت. قەبارەی لووت و گوێ بە گەورەبوونی تەمەن لە گەشە ناوەستن. ژمارەی خانەکانی مێشکی مرۆڤ 13 ملیارد خانەیە. پێڵوەکانی چاو لە خولەکێکدا بە شێوەیەکی ئاسایی 25 جار ئەتروکێ. مێشکی مرۆڤ لە بەشێکی زۆر ئاو پێک دێت. مێشکی مرۆڤ ڕۆژانە پێویستی بە 1000 لیتر خوێن هەیە تا ئیشەکانی ئەنجام بدات. خێرایی کۆکەی توندی ناو لەشی مرۆڤ کە هەوای ناو لەش فڕێ ئەداتە دەرەوە خێراییەکەی زۆرترە لە خێرایی دەنگ. درێژی ئێسکی بازوو واتە مەچەکی هەر مرۆڤێک یەکسانە بە درێژی پێیەکانی. کێشی ئێسکەکانی لەشی هەر مرۆڤێک لە 16 کێشی جەستەی ئەو کەسە پێک دێنێت. لازان گفتوگۆ دەکەین لەبارەی تەوەریەکەمی بەرنامەکەمان کە هۆشیاری هاوڵاتیان و خەڵکە لە حاڵەتە فریاگوزاریەکان زانین ئەو حاڵەتە فریاگوزارانە خۆی لە چی دەبینێتەوە و چۆن مامەڵە بکەین لەوەی کە ئەگەر کەسێک تووشی حاڵەتێکی تایبەت بوو چۆن مامەڵی لەگەڵدا بکەین. گفتوگۆ دەکەین لەوای لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر محەممەد کاکە برابەر پرسی تیمە فریاگوزاریەکانی تەندروستی بەخشین. کاک دکتۆر زۆر بەخێربێن. کاک دکتۆر ئەگەر باسی ئەومان بۆ بکەی سەرەتا هۆشیاری خەڵک تا چەند گرنگە لەسەر حاڵەتە فریاگوزاریەکان. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەناوی خۆی پەروەردگار. بە تەئکید هۆشیاری هاوڵاتیان دەورێکی زۆر گرنگ و کاریگەری هەیە لە تەندروستی خۆیان یەکەم، دووەم لە تەندروستی چواردەوریان، چونکە ئەو حاڵەتی کە ڕوبەڕووی ئینسانە بێتەوە هەمومانە زانین شەرت نییە هەموو جارێک ڕوبەڕووی خۆی بێتەوە. لەوانەیە کەسێک بێت لە ڕێگا بێت لە دەرەوە بێت هەر شوێنێک بێ لە شوێنەکان تووشی حاڵەتێکی فریاگوزاری سەرەتایی بێتەوە یان تووشی ڕووداوێک لە ڕووداوەکان بێتەوە پێویستی بە فریاگوزاری سەرەتایی هەبێت. بۆیە پێویستە لە زووترین کاتا بە باشترین شێوە مامەڵەی لەگەڵا بکرێ بۆی بتوانین هەم کەسەکە نەفسی خۆی سەلامەت بێ لەو ڕووداوەیە هەم. کەواتە کاک دکتۆر ئێستا ئەو حاڵەتانە چین کە ئەکرێ هاوڵاتیەک لە کاتی ئاساییە حاڵەتێک ڕوودەدا بیکات، چکە هەنێ جار ڕەنگە ئەگەر بێت و پزیشکێک ڕەنگە نەیکا و کەسێکی تربیکە زیانی پێ بگەێنێ. ئەو سادەترین ئەو بابەتانەی کە ئەگەر ئێمە بیان زانیان هاوڵاتیان شارەزای بن یان خوێندکاران لە قوتابخانەکان بیخوێن بۆی لە ژیانی ئاساییان ناخوشی و حاڵەتانە بتوانن. بەتەکی چەند حاڵەتێکی سەرەتایی هەیە کە پێویستە نەک کارمەند و پزیشکانی تەندروستی بەڵکو دەبێت هەموو خەڵکی لێی بەئاگا بن بۆ بزان چۆن مامەڵەی لەگەڵاکەن، چونکە ئەو ڕووداوی کە بەرەو ڕووی کەسێکە بێتەوە شەرت نییە چواردەوەرەکەی کارمەندی تەندروستی بن. لەوانەیە ئەو ڕووداوە ئەوانەی کە لە دەورین هیچ ڕەبتێکیان بە بواری تەندروستیەوە نەبێ. بۆیە
پێویستە ئەوانەیە کە لە بواری تەندروستیشدا کار ناکەن بزان چۆن مامەڵە لەگەڵ چەند حاڵەتێکی کتوپڕاکەنەوە. بۆ نمونەیەکێک لەو حاڵەتانە بریتە لە پەڕین لە قوڕک پەڕین شتێک ئیتر خواردن بێت یان تەنێک لە تەنەکانی تر بێت تەنێکی نامەوە بۆ نمونە هەڵماتە موروویەکی بچووکە موگناتیسێکە مناڵ ئەم شتانە گرێ بەدەستەوە. بۆیە ئەوانەی کە لە دەورین ئەگەر کارمەندی تەندروستیش نەبن ئەبێت سەرەتا چەند معلوماتێکی سەرەتاییان لابێ بۆی بتوانن لە زووترین کاتە باشترین ئیشی بۆ ئەنجام بدەن. ڕاستە ناگا بەوەی کە دکتۆرێک یا کارمەندێکی تەندروستیە و ئیشەی بۆ بکە، بەڵام ئەو شتە سەرەتاییانە دکتۆرێکیش بێ هەر ئەو شتە سەرەتاییان ناکە. ئەگەر کەسێکی ئاسایش بێت و لە چواردەوری خۆی بندایک و باوکی خۆی بێ هەر کەسێکی تر بێ پێویستە ئەو شتانە بزانێ بۆی بتوانێت عەلە الئەقەل ژیانی لە مەترسی بپارێزێت تا ئاگاتە شوێنێکی دیاریکراو بە چارەسەرکردنی ئەو حاڵەتە. کاک دکتۆر لەو حاڵەتانەیان نەترسان و شڵەژان تا چەند کاریگەری دەبێت لەسەر کەسی بەرامبەر کە تووشی حاڵەتە فریاگوزاریەکە بووە بۆی کە یارمەتیە پێویستە نەترسێت پێویستەوەیە کە نەشڵەژێت بۆی کە ئەوی کەش ئەوەی کە نەترسێت. گومانی تێدا نییە چەندەها حاڵەتمان بۆ حاڵەتمان بینیوە لە نەخۆشخانە حکوومیەکانیشدا ئەوەندەی چواردەورەکەی ترساون ینی ئەگەر لە جیاتی ئەو ترسە بچووکترین جوڵیان بکردایە ڕنگ بوو ژیانی کەسەکە ئازاد بکەن. ینی زۆر گرنگە بۆیە کە تۆ کەسەکەت هۆشیار کردەوت لە فڵانە حاڵەتە فڵانەشتی بۆ بکە ئەو کاتە ئەوە زانێت چی بکە و ناشڵەژێت. بەڵام کە ئاگادار نەبوو بە بچووکترین حاڵەت بە بچووکترین شێواز دەبێتە هۆی ترسان و شڵەژانی و ناتوانێت هیچ بۆ ئەو کەسە بکە کە لە چواردەورێتی جا کەسێکی نزیکی بێ یا غەیری ئەوەش بێ. دکتۆر بابەتێکی ئەویش هەڵگەڕانەوەی زمان ئەگەر هەڵە نەبوون کە بەردەم هەناسەدانەگرێت زۆرجار لە کاتی یاریکردنیان نان خواردنیان ڕۆشتنا سوتفەوە ڕێگەکەوێ ئەڵێن زمانی کەسەکە هەڵگەڕاوەتەوە هەناسی ئەم جۆرە حاڵەتانە کە ڕەنگە زۆر سادە بێت چارەسەرکردنی بەڵام ئەگەر چارەسەر نەکرێتەوەی مردنی کەسەکە ئەمانە چۆن چارەسەر بکرێن؟ بەتەکید حاڵەتێکی زۆر بە هەڵگەڕانەوەی زمان بە تایبەتی ئەوەی کە بینی بێتمان وەکو ڤیدۆ لە یاری وەرزشەکانە زیاتر هەبووەوە کاتێک کەسەکە دەکەوێتە خوارەوە یان دەکەوێتە سەر زەوی یان سەری بەرزە برێک دەکەوێت لەوانەیە تووشی ئەو هەڵگەڕانەوەی زمانە بێت. بە هەمان شێوە ناو نەخۆشخانەکانیشا هەبووە بەڵام چونکە گرتەی ڤیدۆیی نییە زیاتر لە یاریەکاندا ئێمە ئەومان بینیوە. چەند شتێکی سەرەتایی هەیە بۆی لە زمانی ئینگلیزیدا پێی دەوترێت یەکەم بەرزکردنەوەی چەناگە باشە ملی کەسەکە دەگریت و ڕێک بۆ سەرەوە دوای ئەوە چەناگەی بەرز دەکەیتەوە دوای ئەوە هەوڵە دەیت زمانی بێنیتەوە پێشەوە ئەوەی خۆمان سەیرەکەین و بینیومانە یەکسەر دەسەبا بۆ زمانی ئەو غەڵەتە چکە لەوانی ئەو دەسەی ئەو تۆزە هەوای کاچێ بۆ ناو قورگی کەسەکە ئەو تۆزە هەوایش نەمێنێت و بێتە هۆی خنکانی کەسەکە. یەکەم جار ملی ڕێک دەگریت دوای ئەوە هەوڵ دەدەیت چەناگەی بەرزکەیتەوە ئەو کاتە ڕێڕەوی هەوای کەسەکە تۆ چەناگەیت بەرز کردەوە ڕێڕەوی هەوای کەسەکە بە ئینگلیزی پێوترە پەیتنتە بێ یعنی ئەتوانێت هەوای پیا بڕوا و بێتەوە نابێتە هۆی خنکان. بەڵام تۆ یەکسەر بە هەمان شێوە گەڕاژ نەکشابێ ینی تۆ کەوای لێهێت عادەتەن دووراوەتەوە ئەوانەی کە زمانیان بۆ دواوە هەڵە گەڕێتەوە لە حاڵەتێکان حاڵەت لەو کاتەیە بزەبت ئاگیان لە خۆیان نییە لەو دەقەیە ئەوی ژۆکو کاردانەوەیەکە بۆی کە ئاگای لە خۆی نییە چکە ئەگەر ئاگای ئێستا تۆ ئەگەر ئاگەش لە خۆت ئاگات لە خۆت بێ بە هیچ شێوەیەک ناتوانانی زمانە بۆ دواوە هەڵگەڕێنیتەوە و نەیهێنیتەوە بۆ پێشەوە تێگەی. بەڵام ئەوەی کە ئاگای لە خۆی نەما وەکو پەرچەکردارێک بۆ ئاگا لە نەخۆنەمانە زمانیشی هەڵەگەڕێتەوە بۆ دوا ئەو کۆنتترۆلی بەسەر زمانیان نامێنێت. بۆیە کەسانی لە چواردەورین زۆر زەرورە ئەو حاڵەتە سەرەتاییە بزانن چۆن مامەڵەی لەگەڵاکەن. گرنگترین شتەوەیە کە تۆ ملی و بەرز کردەوە بۆ سەرەوە ئەو کاتە ڕێڕەوەیەکی بۆشی هەوا دروستە بێت بە ئاسانی هەوا دێت و دەچێت ئەگەر تۆ بە زووترین زمانی نێنیتەوە پێشەوە نابێتەوەی خنکانی کەسەکە بەس کە تۆ دەست بردە پشتی زمانیەوە ئەو کاتە ئەو ڕێڕەوە نامێنێ کە نەما ئەو ڕێڕەوە بە ئاسانترین شێوە لەوانەیە بێتە هۆی خنکانی کەسەکە و تۆش نەتوانانی زمانی بێنیتەوە پێش. چۆن زمانی بێنیتەوە پێشەوە لەو حاڵەتەکە ئەو بەرزە کردەوە کە بەرزە کردەوە خۆی ناڵێم ڕێڕەوێکی گەورە دروستە بێت ئەو کاتە بە ئاسانی یان نەخۆشەکە خۆی بە پەرچەکردارێک دەهێنێتەوە پێشەوە یا بە بچووکترین جوڵە دەتوانی بێنیتەوە پێش. لەو حاڵەتانە ترسی نایانی بەڕاستی زۆر خەڵەکە ترسێ لەو هیچ بە هیچ شێوازێک ترسی نایە ئەگەر کەسەکە
نەچوو بێتە ینی بارێکەوە زۆر لەو بێهۆشیان مابێتەوە ترسی نایە بە ئاسانترینش. دکتۆر بابەتێکی تر هەیە ئەویش زامار بوون زۆر جار زامێکی بچکۆلانە لە دەست لە قاچیان بە هەر بابەتێک هەر کەرەستەیەک ئیتر بە هەر هۆکارێک بێت ئەم جۆرە زامانە تا چه حاڵەتێک ئیتر لەو کاتەیە پێویستە پاک بکرێنەوە دواتر سەردانی پزیشکیان لە کاتێ ڕەنگە دەست نەکەوێت چۆن ماڵا لەگەڵ برین بکەین. برین خۆی بۆ خۆی سێ جۆری هەیە. برینی پاکمان هەیە، برینمان هەیە ئەتوانی بڵێ لە بینی پاک و پیسایە ئەو ئامێری کە بەکار هاتووە نازانی پاکەیە پیسە برینیشمان هەیە هیچ تیانێ کەسێک لەناو خۆڵ لە حادیسەیەکی سیارەیە کەوتووە و بەناو خۆڵێکە 4-5 مەتر خشاوە ئەمە پێوتێ برینی پیس. برینمان هەیە وتمان نازانی ئەو ئامێرە پاکەیان پیسەوە پێوترێ ئینتەرمیدێت لە بینی برینی پاک و برینی پیسایە برینیشمان هەیە پێوترێ برینی پاک. بۆ برینی پاک وەکو تەداوی بەس بە نۆرمەڵ سەلای نەتوانین تەداوی بکەین. بۆ برینی پیس ئەوە حاڵینی تایبەتی خۆی هەیە و پاش ئەوەی کە برینەکەشمان سەرەتایی بۆ کرا دەبێت دەرزیەک هەیە کە پێی دەوترێت لای خۆمان پێوتێت دەرزی گەزاز لە نەخۆشخانەکان هەیە پێوترێت ATS باشە ئەنتی تێتانەس تۆکسین ئەوەی بۆ بەکارهێنرێ و حاڵەتەکە چارەسەرە بێت ئەویش بەپێی تەمەنەکان ئەگۆڕێ. بۆ نمونە گەر کەسێک ئێمە هەمومان لە مناڵیە ئەو هینەمان بۆ کراوە ئەو دەرزی گەزازە وەکو کوتان بۆمان کراوە ئەگەر بێت و لە حاڵەتێک لە حاڵەتەکانە کەسەکە زۆر مناڵ بێت و کاتی کوتانەکەی زۆر دوور نەبێت لەو کاتی کە بۆی کراوە بۆ نمونە مناڵێکە تازە کوتانەکەی بۆ کراوە تووشی برینێکی لەو شێوازا بێت پێویست ناکاو دەرزی بۆ بکرێت بێت هۆشیارێکی وا هەبێت کە بزان چ کاتێک دایک و باوکەکە ئەم مناڵە زۆر لە نەخۆشخانە حکوومیەکان بە تایبەتی تووشی ئەو حاڵەتە بینەوە دایک و باوکە تووڕا بن ئەو کەسێک کە نزیکە لێ و کاکە بۆ دەرزی گەزازەکەی بۆ ناکەن ئێگە دوای شتێکی لێهاوە بەپێی علمیە ناوێت بۆ هەموو کەسێ بکرێت. ئەمەش حاڵەتێکی زۆر مهمە کە هەر کەسێ تووشی برینێک نەکان با دەرزی گەزازی بۆ بکرێت نەخێر هەموو کەسێ پێویست ناکە ئەویش ڕێسا و یاسا و شوێنی خۆی هەیە کە پزیشکە بەڕێزەکانمان کە لە تەواوی دەوام دەکەن دەیزان. کاک دکتۆر حاڵەتی دیکە هەیە خۆ جۆرە حاڵەتێکی فریاگوزاری کتوپڕهێویش بوونی پەرکەمە ئەمە چۆن دەبێ مامەڵی لەگەڵدا بکەین؟ زۆر ڕاستە بوونی پەرکەمی چێکە لە حاڵەتە فریاگوزاری سەرەتاییەکان جارێ پەرکەم چەند هۆکارێکی هەیە خۆی بۆ خۆی منە مناڵەکانە چەند هۆکارێکی دیکەی هەیە بەڕاستی وەکو فریاگوزاری سەرەتاییەوە گرنگ نییە بۆ دایک و باوکەکە بزانن سەبەبەکەی ڕێک چێت چکە تۆ دوایی چارەسەری سەبەب و هۆکارەکە دەکەی بەڵام ئەوەی کە گرنگە چەند شتێکی سەرەتاییە بۆ نمونە لە کاتی پەرکەما چەند شتێک ڕووەدا یەکەمیان بێئاگابوونی نەخۆشەکە وای لێت نەخۆشەکە بێئاگا بێت ئاگای لە هیچ نامێنێ زۆر گرنگە تۆ ئەو نەخۆشە بخەیتە سەر لایەک لە لایەکان بۆ ئەوەی ئەگەر ڕەشانەوەیەک یا شتێکی هەبوو یا زمان هەڵگەڕانەوەیەکی هەبوو وای لێ نەکا بۆری هەوای بە تەواتی بگرێت و بێتە هۆی خنکانی کەسەکە جاری وا هەیە زمان هەڵگەڕانەوەی نییە هەر ڕشانەوەی کەسەکەی لە کاتی پەرکەمەکە ئەڕشێتەوە بەس تۆ لەسەر پشت دادناوە ئەو ڕشانەوەی کە ئەیێنێتە سەرەوە لە سوورێنسکو لە ناو دەمیەوە ئەبێ بێتە دەرەوە ئەچێتەوە ناو بۆری هەناسەی ئەم حاڵەتە پێوترێ ئەسپایرێشن لەوانەیە بێتە هۆی کەسەک ینی لە قوڕکپەڕین پێوترێ لە قوڕکپەڕین لەوانەیە بێتە هۆی لە دەستدانی جانی ئەو کەسە دوای ئەو ئەگەر لە نەخۆشخانەیە بوو پاشان دانانی ئۆکسجینە ئەجا دوورخستنەوەی ئەو شتانەی دەوروبەرێتی بۆ ئەوەی ئەو کەسە لە هەمووی گرنگتر ئەمەیە کە ئەو شتانەی دەوروبەری چکە ئاگای لە خۆی نامێنەوە دەسوقاتە جوڵێنە ئەو شتانەی دەوروبەری دوور خەیتەوە شتی مەترسیداری لا نەبێ چەقۆیەکی لەلایە شتێکی لەلایە ئاسنێکە شتێکە بۆی نەبێتە هۆی زیانی زیاتر بۆ نمونە شکانە یان برینداربوونی شوێنێکی جەستەیەتی یان ئەوەش گرنگە بتوانیت بە شێوازێک لە شێوازەکان چکە ئەو نەخۆشانە زۆربەی زۆریان بۆ ئەیناسیتەوە بە تایبەتی مناڵیشن زمانی خۆیان ئەگەزن یان گەورەش بێچکە ئاگەی لە خۆی نامێنێت لەوانەیە ئەو حاڵەتە ڕوو بدە بتوانی لە شێوازێک لە شێوازەکان زمانی نەگەزێت لێی دوورخەیتەوە ئەو مەترسیانە زۆر باشە بابەتێکەیە کاک دکتۆر بابەتی فریاگوزاری بێگومان ڕەنگە لە وڵاتانی بیانی بخوێندرێ یا خۆت لە مەنهەجەکان ینی لە ناوەندەکانی خوێندن لە زانکۆکانە ئەمانە فێر دەکرێن بۆ ئەم حاڵەتانە ڕەنگە ئەگەر بەڕێستان دواترە چینە سەر و بابەتەکەوا تیمی فریاگوزاری
چەندێک ڕۆڵیان گرنگە یاخۆت زۆریەی زیادبوونی ئیشی ئەوان وا دەکاتەوە بێتە هۆکاری ئەوەی کە ڕەنگە تیمەکان سەرقاڵ ببن یاخۆت کێشۆگرفت زۆر بێت باسی لەوەمان کرد کە ڕەنگە زۆر گرنگ بێ بەڕاستی لە ناوەندەکانی خوێندن فریاگوزاریە سەرەتاییەکان بە خوێندکاران بەتابەت لە ئاستی زانکۆبوو تێبووی وەکو دکتۆر باسی کرد حاڵەتێکی هەڵگەڕانەوەی زمانە پەرکەمە گیرانی هەناسەیە بینێکی کۆلانێت توانێت مامەڵی لەگەڵ بکرێبووی تیمەکانی تر سەرقاڵی ئەو ئیشانەی تر بنکەوە گرفتیانێکواتە کاکتۆر با بین سەر بەڕێستان وەکو بەرپرسی تیمە فریاگوزاریەکانی خۆشخانەی بەخشین ئەو حاڵەتانەی زیاتر ئێوە لە شاری سلێمانی وەکو باڵێن ناوەندی کارکردنتان بە حاڵەتانە چیم زیاتر توژە بێن و ئەو حاڵەتە فریاگوزارانەی خەڵک داوای چی دەکایان چ شتێک خەڵک ئەوەندە شارەزا بۆی تر پێویست ناکا مەسەن تەلەفۆن بۆ تیمە فریاگوزاریەکان پێ خۆیان ئەنجام دەدەن یا خۆ ئەو وشاریە دروست بووە یان ماوێتی بەڵێ بەنسبەت تیمی تەندروستی نەخۆشخانەی بەخشینەوە سپاس بەخوای گەورە لە ماوەی کارکردنمانە لە ماوەکەمەدا ئەمە لە مانگی یەکەوە دەستمان پێ کردووە سپاس بەخوا چەندەها نەخۆشمان هەبووە چەندەها حاڵەتمان هەبووە بە تاکید و ئەوەی کە پێویست بووە سپاس بەخوا بۆمان کردوون بەنسبەت هۆشیاری خەڵکی شۆ بەرامبەر تیمە تەندروستیەکان ئێستا هۆشیارێکی باش دروست بووە بە تایبەت بەرامبەر تیمەکەی ئێمە کە خەڵکانێکی زۆر پەیوەندی دەکەن جا بۆ حاڵەتێکی کتوپڕ بێ یان بۆ حاڵەتێکی سارد بێت و لە ماڵەوە پێویست بە چارەسەر بکات بۆ هەموو حاڵەتەکان سپاس بخوا پزیشکی تایبەتمان هەیە و ستافی تایبەتمان هەیە لە ماڵەوە ئەوەی کە پێویست بێ بۆ نەخۆشەکەی دەکەن و هەرچی پێویستیەکی هەبێت جگە لەوەش یان پێمان وتون کە ئیشەکەی بۆ دەکەن دەبێت هۆشیارێکی تەندروستی سەبارەت بۆ حاڵەتی خۆی بدەنێ نەگەر ئیشەکەی بۆ بکەن و بڕۆن یعنی ئەوانەی کە بچوین بۆ لایەن سپاس بەخوا ئیسفادەیان لێ کردوین لەو ڕۆژەوە تیمەکانتان بەدەر لەوەی چارەسەریش دەکەن بەتاکید بەبێ گومان لە دوای ئەوەی چارەسەری نەخۆشەکان دەکەن سەبارەت بۆ حاڵەتە تایبەتەی خۆی ڕێنمایی تەندروستی دەدەنێ و وەشیاری دەکەنەوە لەو بوارەدا کاک دکتۆر حاڵەتی دیکە هەیە بۆ منە لە ڕوودایی هاتوچۆدا دەبینی سوتفەتەن دەچیتە سەر ڕووداوێکی هاتوچۆ بریندار و ئەوە هەیە ینی ئەگەر حاڵەتەکان هەرچەنە دەگۆڕێت بەڵام پێویستە چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆخەیە بکرێت ئایا کارێک نەکەین کە بۆ نەو کەسی کە کەوتو یاخود دەستی شکاو یاخود بریندارە ئەوەی کە نەیخینە حاڵەتێکی ترسناکیەوە گرنگە کە ئەگەر نەشتوانین هاوکاری بکەین کە حاڵەتەکەی خراپتر ئەوە تا چەند گرنگە بێگومان زۆر گرنگە چونکە وەکو باسم کرد ئەوەی کە لە چواردەورێتی هەمووی کارمەندی پزیشکی نییە بزانێت کوێشکا و کوێ وای لێ هاتووە کوێ وای لێ هاتووە گرنگترین شت لە ڕووداوێکی هاتووچۆیە کە کەسانێک ینی زیاد لە یەک کەس زیاد لە دوو کەس تووشی مەترسی بوونەتەوە یەکەم جار تۆ بتوانی مەترسی لە خۆت و ئەو دوور خەیتەوە بۆ نمونە سیارەیەکە خوا نەخواستە گەڕی گرتووە بتوانی کەسەکە بێنیتە دوور لە سیارەکە دێگەی کەسێکە بۆ نمونە بە شێوازی لە شێوازەکان شوێنێکی شکاوە تۆ بتوانی ئەم شوێنە شکاوی بە شتێک لە شتەکان لەو شوێنە کە دەستەکەوێ گەر تیمێکی فریاگوزاری نەبوو پەیوەندی پێوە بکەی بتوانی بە شتێک لە شتەکان ئەو شوێنەی بۆ سابت کەیت و تەسبیت کەی بۆی ئەوەنەی تر نەژوڵێ و ئازار بە کەسەکە نەگەێنێ بۆ نمونە شتێک پەڕیوەتە قوڕگی تۆ گرنگترین شتەوەی لەو کاتا بزانی چەند شتێکمان هەیە لە سەرەتایە بێ چارەسەر بکرێ یعنی ABC پێوترێت لە زمانی پزیشکیە airway breathing circulation یەکەم تۆ شتێک لە قوڕگی پەڕیوە ئەمە بێتە هۆی مردن ئەگەر فریای نەکەی ئەم شتە لە قوڕگی لابێت یا ئەو شتێک کە بۆری هەوای داخستووە تۆ بتانی لای بەریت دووهەمیان پێوترێ airway breathing هەناسەدانی چۆنە ئەم کەسە ئایا ئەتوانێت هەناسە بدا یان بە شێوازێک لە شێوازەکان شتێک لە شتەکان تەنێک لە تەنەکان بۆتە هۆی ڕێگریکردن لە هەناسەدانی ئەوەش دوورە خەیتەوە سێمیان سيركوليشن لەوانەیە کەسەکە سووڕی خوێنی بە شێوازە لە شێوازەکان تووشی خوێنبەربوون بووە تۆ بتانی وەکو فریاگوزاری سەرەتایی چۆن خوێنبەربوونێک دەوەستێنیتەوە یان بە شێوازە لە شێوازەکان بتوانیت کەمی کەیتەوە خوێنبەربوونەکە شەر نییە ئەوەی کە تۆ بۆ یەکەی ئەوە بێکە لە نەخۆشخانە ئەکرێت چکە خۆمانە زانین ئەو شتانی کە لە بەردەستی ئێمە هەیە زۆر جیاوازەوەک لەوەی کە لە نەخۆشخانە هەیە کە بە هەموو پێداویستیەکە ئەوان ئامادە زۆر باشە کاکەواتە تیمە فریاگوزاریەکانی نەخۆشخانەی بەخشین سنووری کارکردنتان تاکوێەوە تۆ لە ناو سنتەری شاری سلێمانی تەواوی سنتەری شاری سلێمانی ئەو ناوچە نزیکانەی بە قەزایە ناحیە گوندەکانی نزیک سلێمانی توانن پەیوەندی لێەوە بکەن تیمتانەیە بگاتەوێ سپاس بۆ خەوەک و
ستاف و پزیشک کە سەردان کرابێت زۆربەی زۆری قەزا و زۆربەی زۆری ئەوە هیچ سنتەری ناو سنتەری سلێمانی و چەند قەزا و ناحەیەکی سەردانمان کردوون و چارەسەری پێویستمان بۆ کردوون بەڵام وەکو غەیری سلێمانی ینی شارەکانی تر وەکو هەولێر و کەرکووک و بەغداد تەنانەت و هەولێر و کەرکووک و بەغدادیش ئەوان بەس گواستنەوەی نەخۆشمان هەبووە هەتاوەکو ئێستا بەڵام ئەگەر لە داهاتدا دەتوانین تیمی تەندروستی بگەینە هەموو شوێنەکان بەڵێ لە ناو شاری سلێمانیەوە نەخۆشمان گواستێتەوە بۆ پایتەختی عێراق شاری بەغداد هەر لە ڕێگەی تیمەکانی تەندروستیەوە سپاس بەخوای گەورە بە سەلامەتی گەڕین. دکتۆر کات لای ئێوە چۆنە ئێشگریتان؟ پێشنگری ئێمە 24 کاتژمێریە 24 کاتژمێر تیمەکانی تەندروستی ئامادەن بۆ پەیوەندیکردنی خەڵکی هەر پێویستیەکیان هەبێت و بە ئێمە بکرێت و بتوانین ئەنجامی بدەین بۆی لە خزمەتیاندا بووین هەتاوەکو ئێستا. زۆرێک ئەو حاڵەتانە چی بوون ینی زیاتر خەڵک چی بۆ کە ئێوە فریا وەکو وتم حاڵەتی گەرممان هەبووە حاڵەتی ساردیشمان هەبووە حاڵەتە ساردەکان ئەوە نەخۆشێکە چەند ڕۆژێکە لە ماڵەوە براوتە نەخۆشخانە جەڵدە لی داوە لای خۆمان پێوترێت زمانی پزیشکیا پێوترێت CVA سێرۆڤاسکولەر ئەتاک ئەنی حاڵەتێک لە حاڵەتەکانی جەڵدەی هەبووە یان بۆ نمونە نەخۆشیەک لە نەخۆشیەکانی هەبوو کە نەیتوانیەوە لە نەخۆشخانەوە بێتە بڵێم لە ماڵەوە بچێتە نەخۆشخانە ئێمە توانیمانە لە ماڵەوە عیلاجەکانی بۆ بکەین لە ماڵەوە پزیشکمان نردووە بۆ ئەوەی چاودێری حاڵەتەکەی بکات ئەمە وەکو حاڵەتی سارد وەکو حاڵەتی گەرمیش نەخۆشمان هەبووە چوین بۆ لای لە ماڵەوە بوراوەتەوە بە شێوازە لە شێوازەکان یا سەری گوێژی خواردووە فریا گوزارێکی سەرەتایی ئەوەی کە پێویستوە بۆمان کردووە دوای ئەوەش ڕەوانەی پزیشکی پسپۆڕمان کردووە بۆ ئەوەی کە بتوانێت ئەوەی چی پێویستە لە چارەسەری کۆتایی بۆی ئەنجام بدات. زۆر باشە کاکتۆر کاتمان هیچ نەماوە یەک پرسیارم هەیە زۆر بەخێرایی وەڵام بیتەوە لێدانی ڤاکسینگ دیارە بێ بچیتە سنتەرەکان لە بەرەوەی گواستنەوەی ڤاکسینگەکە پێویستی بە کۆمەڵێک حاڵەتی تایبەت هەیە بەڵام وەکو نەخۆشخانەی بەخشین هەڵتان نەداوە لە ڕێگەی حکوومەتەوە مەسەلەن بە ڕسمی لە ینی جهێتی ڕسمی کەرەستەی گواستنەوەی ڤاکسینگ بۆ کۆمەڵێک نەخۆش کە ڕەنگە زۆریش پێویستیان دەوە لە ماڵەوە بنوون نەڵام نەتوان بێنە ڕیزەکان و بچنە ماڵەکانەوە لە ڕێگەی تیمی تایبەتەوە بچنە ماڵەکان لەوێ ڤاکسین مەبەست ڤاکسینی کۆرۆنایە ڕاستە هەتاوەکو ئێستا ئەوەندەی من ئاگادار بم بۆ کارمەندانی پزیشکی و بۆ پزیشکە بەڕێزەکان هەتاوەکو ئێستا کێشەی نیوە توان پڕی بکەنەوە و ئەین فۆرمێکە ڕێگەی ئۆنلاینەوە پڕەکرێتەوە و ئەچیت لەو شوێنەی کە پڕت کردوێتەوە نامەیەکت بۆیت ئەچی لێ ڤاکسینەکە لە خۆت دێ بەس بۆکو خەڵکی ئاسایی هەتاوەکو ئێستا ئەو قسەمان نەکردو لەگەڵیان بەڵام ئەتوانین بیخینە پرۆژەوە پێشنیارێکی زۆر جوانە بیکەینە پرۆژە و بۆ کەسانی کە ناتوان بێن بۆ نەخۆشخانە یا بچن بۆ سنتەرێکی کوتان ئێمە بۆیان ئەنجام بدەین لە ماڵە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد کاکە برابەرپرسی تیمەکانی فریاگوزاری تەندروستی بەخشین سپاس زۆر سپاس بۆ ئێوە لەشتان ساغ بێ سەلامەت. هەڵە بینەرانی عەزیز ناوڕێکمانەوە دێنەوە لاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستەچەفمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ، کیسە، خێزانی هەمویان بە دنیایەوە هەمویان وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار
زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لەی جبسێکی ترا نەم خواردووە ئەوە تا لە ناو جانتاکەشمان پێما حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بمینیە ئەو جبسەی وێنەی نییە تەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و تشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بازان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە باج و ڕسوماتی خوێندنی خوێندگا و قوتابخانە ئەهلیەکان دەکەین زانین لە ئێستادا بە چ ڕێسا و یاسایەکە و باج و ڕسومات و ئەو پارەی کە لە قوتابیان وەردەگیرێت چۆن بڕێو دەچێت لە هەرێمی کوردستاندا. لێرەوە لە هەولێرەوە ئیمران ئەم تەورێمان پێشکەش دەکات. ئیمران سڵای خوا لێبێت و فەرموو ئەم تەورێمان پێشکەش بکە. بەڵێ کاکدانیا کاکشوان سڵاو لە ئێوە لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵ یاسمانی پێیان. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر و لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان لە شاری هەولێر بەوێ عەزیز و خۆشەویست شاد بووینەوە. بێگومان لەگەڵ هاتنی کۆڕۆنا کۆمەڵێک پێداویستی ژیانیان کۆمەڵێک قۆناغی ژیان گۆڕانکاری بەسەرداهات. یەکێک لەو گۆڕانکاریانی کە بەسەرەکی بەسەر تەواوی کۆمەلگاوە دیارە پرۆسەی خوێندن و پرۆسەی خوێندن کۆمەڵی گۆڕانکاری و داخستنی بەخۆیەوە بینی لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا. بەڵام ئەوەی جێگای سەرنج و جێگای تێبینیە لەگەڵەوەی کە لە زۆرێک لە قوتابخانە ئەهلی و حکومیەکان داوام نەکراوە و بەتایبەتیش ئەهلیەکان جا لە خوێندنی باڵایان پەروەردە بەڵام دەبینین ڕسومات و پارەی زانکۆکانوات ئەو قوتابیانی کە لە زانکۆ حکومی و ئەهلیەکان بە پارە دەخوێنن ڕسوماتیان وەکو خۆیەتی یاخود دەتوانین بڵێن هیچ کەمی نەکردو. ئەمڕۆ لەگەڵ ئەندامێکی یان کارجێڕێکی سکرتارێتی ڕێکخراوی قوتابیان کاک ئەحمەد لەگەڵمان میوانە و تاوتوێی خوێندنی ئەم ساڵەکەین. کاک ئەحمەد دەگەر پێم بڵێ خوێندن و پرۆسەی خوێندن لە دوای ڤایرۆسی کۆڕۆنا چۆن بەڕێوە چوو تاسەنەوە بڕیارانی درا بڕیاری گونجاو بوون بۆی کە خوێندن بەو شێوەیە بەردەوام بێ. بسم الله الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. بێگومان دوای هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەموو جیهان و کوردستانیش کە بەداخەوە گرتیەوە هەموو کایەکانی ژیان تاڕادەیەکی زۆر پەک خرا و نەتوانرا کە هیچێک لە کایەکانی ژیان بتوانرێت کە بە ڕێڕەوی ئاسایی خۆی بڕوات. بێگومان خوێندنیش لەم نێوەندەدا زەرێکی زۆری بەرکەوت کە بێگومان خوێندن یەکە لە کایەکانی ژیان و لە هەر وڵاتێک ڕێژەی خوێندن ڕێژەی ئاستی ڕۆشنبیری ئەو وڵاتە دەدەخات. بەداخەوە لە کوردستان لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا خوێندن پەکخرا و نەتوانرا کە قوتابیان داوامی ئاسایی خۆیان بکەن لەبەر ئەوە تاڕادەیەکی زۆر ئاستی زانستی و ئاستی علمی ئەو خوێندنەی کە لە کوردستان دەکرا دابەزی. باشە کۆمەڵێک بڕیاری دا وەزارەتی خوێندنی باڵا و وزارەتی پەروەردە بۆ ڕێخستنەوەی خوێندن پەروەردە بەشێکی زۆری قوتابخانەکانی داخست. ئەم بڕیارانە تا چەند گونجاو بوون و ئاستی علمی و زانستی وەکو خۆی هێشتا. بەڵێ بێگومان ئەوەی دەسەرەتاوە ئاگاداری بڕیارەکان بوو بێ زۆر
ینی هەستی دەکرد کە شپرزەی بە بڕیارەکانەوە دیارە چونکە نازم دەڵێ ئەوەیان نەدەکرد ینی دیراسەی بڕیارەکانیان نەدەکرد چونکە زۆر بڕیارەکاندا دواتر لە زۆر شت گۆڕانکاریان دەکرد لە بڕیارەکان و بڕیارەکان تا ئاستێکی زۆر پێدەچوو بێ ڕاوێژکردن بێ چونکە هیچ بۆ نمونە ئەو بڕیارەی کە دەدرا ڕاوێژکردنێک بە کەسانی پسپۆڕ و شارزان نەکراوە کە بزانرێ ئایا ئەو بڕیارە دەدرێ چ کاردانەوەیەکی دەبێت چ تەسیراتێکی دەبێت لە داهاتوو ئایا ئەو بڕیارە ڕاستە گونجاوە ڕاستە لەگەڵەوەی کە کۆڕۆنا هەیە بەڵام دەبوا بڕیارێکی تەندروست درا با لە یەکەمەوە چونکە لە یەکەمەوە قوتابخانەکان پەخران بەبێ ئەوەی هیچ ڕێگەچارێک دابنرێ دواتر ڕێگەچاری ئۆنلاین و ئەلکترۆنی دانرا کە ئەوەش کاردانەوەی زۆری لە دوای خۆی هێنا زۆر کەس توانای ئەوەی نەبوو کە بەو شێوەیە بخوێنێ چونکە ئەم شێوەیە ئینتەرنێتی دەویست و ئایپاد یاخود مۆبایل یاخود کۆمپیوتەر هەموو ئەوانەی دەویست کە لە توانای زۆر کەس نەبوو ئەم شتانە دابین بکە بە تایبەتی لە زانکۆ پەیمانگەکان زۆر کەس لەبەر ئەم حاڵەتە واتە لەبەر لایەنی دارایی وازی لە خوێندن هێنا لەبەرەوەی پرۆسەی خوێندن مەسروفی زیاتر بوو طبعا مەسروفی زیاتر بوو لەگەڵ هەموو مەسروفەکانی دیکە کە لە سەرتای ساڵ کران ئەو مەسروفەش دوای ئەوەی کە دەست بە خوێندن کرا هاتە سەر وەزعەکانی تر پێویست بوو کە دایک و باوک بۆ قوتابیەکانیان زانکۆ پەیمانگا بێ یاخود لە قوتابخانە پێویست بوو ئینتەرنێت دابین بکە و یاخود ئایپاد یاخود مۆبایل یاخود لاپتۆپ بۆ دابین بکە بۆ ئەوەی بتوانێت بەو شێوەیە کە لەگەڵ قوتابیەکانی تر ڕێ بکە و هەرچەندە کە ئەم شێوەیەش ئاستی زانستی بە شایدی هەمووان زۆر دابەزان. باشە کاک ئەحمەد یعنی ئێوە دیراسی دەرسی ئۆنلاینەکانتان کرد بە تایبەتیش لە زانکۆ پەیمانگاکان یعنی توانی شوێنی کەمپس بگرێتەوە شوێنی ناو هۆڵ بگرێتەوە بەڵێ بە هیچ جۆرێک لە زانکۆ پەیمانگاکان بە تایبەتی لە زانکۆ پەیمانگاکان نەتوانرا شوێنی بگرێتەوە و تا ڕادەیەکی زۆریش زۆر یعنی ئاسەکەی زۆر دابەزان ئاسی زانستیەکە زۆری دابەزان و زۆر قوتابی هەبوو ینی بەجای نەدەکرد لە ئۆنلاینەکان بچەوە کارێک بە هەرەوە کارێک کە نەتوانێت لە بخوێنێت لە ئۆنلاین یاخود نەیتوانری بێ دابینی بکە و پێداویستانێکە بە ئۆنلاین پێویستە یاخود قوتابی هەیە کەمتەر خەمە پێویستە ناو کەمپەس بخوێنێ باشە لە ئۆنلاین هیچ بۆ نمونە هیچ ڕێگەچارێک نەبوو بۆ ئەو کەسێک کە بەجاری نەدەکرد باشە ئایا بەجاری ناکات چیە دەکەی نەیدەتوانی غیابیشی بدا زۆر زۆر غیابی دەلەوێت لە بەرچاویت و بەڵام نەیتوانین دواتر دەرەجەی لێ بچێنێ ڕاست کاک ئەحمەد ئێوە لە ماوەی ڕابردووە و ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەولێر جۆرێک لە خولێکی گەورەتان کردبەوە بۆ قوتابیانی پێماوی زیاتر لایەنی منداڵ و ئەمانە بوو بێگومان زۆر چاوتان بە دایک و باوکان کەوتووە دایک و باوکانی خوێنی قوتابخانەکان گلەییان چی بێگومان ئەو جۆرە خوانەی لە هاوینان دەکرێنەوە کە زۆری ڕێژەی قوتابی بەدەمیەوە دێت ئەوە نیشانەی ئەوەیە کە لە قوتابخانە تێر نەکراوە لە قوتابخانە نتوانراوە مافی خۆی پێ بدرێ نتوانراوە بە تەواوی ئەو پێداویستی پێویستێتی پڕ بکرێتەوە دیارە ئێمە لە ڕێکخراوی قوتابیان کە ئێمە لە هەولێرین چەندین خولمان هەیە بە تایبەتی خول بۆ پۆلی دوازەکان و خول بۆ قوتابیانی سەرەتایی و هەتا ئامادەی و هەموو ئەوانە خولمان هەیە و خولی سەرەتایی ئێمە خولی پەروەردەیمان هەیە کە بێگومان ڕێژەیەکی زۆری قوتابی بەجاری دەکا و ڕێژەیەکی زۆری دایک و باوک دەبینین کە بەڕاستی لەگەڵ ئەوەی کە ئێمە مەسەن ڕێکخراوێکین ناوەندێکی بچووکە لەو شوێنە نزیکەی 200 تا 300 قوتابی وەردەگرێ باشە ئەو کاتیش ئاستی ئەو ئاستە خوێندنی ئێمەیان پێبەرسرێت لەو ئاستێکە لە قوتابخانە دەخوێنرێ و ئەوەی کە لەوێن دەرفێر دەبێت پێیان باشترێت لەوەی کە لە قوتابخانە فێر دەبێت قوتابخانەمان هەندێکە و پێیان وایە دانراوە و تەنها بۆ شەهادەکە دەخوێن بەڵام ئەوەی کە دێتە لای ئێمە بۆەوە دەخوێنێت کە چونکە ئێمە خولی پەروەردەیە و خولی منهەجی و خوێندنیشە بە هەمان شێوە ئەوەی کە دێتە لای ئێمە استفادەی بە قسەی خۆیان استفادەی زیاتریان نێکردووە لەوەی کە لە قوتابخانە کردیان لە قسەکانت باسیەوەت کرد کاک ئەحمەد بەشێکی زۆری قوتابیانە بەشێکی دیاریکراوی قوتابیان بەهۆی ئەوەی کە خەرجی زانکۆیان خەرجی و بابەتی ئۆنلاینیان پێ دابین نەکرا وازیان لە خوێندن هێناوە ئەگەر پێم بڵێ سیستەمی پارالێل ئێواران زانکۆ ئەهلیەکان لەگەڵ کۆڕۆنا و دەوام نەکردن چۆن بوو بۆ قوتابیان ئایا ئەوانیش ڕاچاوی ئەو بابەتانیان کردبوو پارەیان کەمتروە دەگریان حکوومەت ئەم ساڵ لە حەقی خۆی خۆش بوو بەڵێ بەداخەوە لەم چەند ساڵی داهاتوو بە تایبەتی لەم ساڵ ڕێژەی خوێنی بە پارە زۆر کرا لە نێو حکوومەت بۆ خوێنی زانکۆ حکوومیەکان و زانکۆ ئەهلیەکان زۆر کرا هەتاوەکو ئێستا لە کوردستان ڕێژەی زانکۆ ئەهلیەکان زیاترە لە زانکۆ حکوومیەکان
من 16 زانکۆ حکومیمان هەیە 9 زانکۆی ئەهلیمان هەیە بە هەموویانەوە بەداخەوە کەوا وا لە خوێندن کرا کەوا بە پارە بخوێندرێ کە ئەوەش دەتوانێت زۆری قوتابیان دانیە و نەش بووە باش لە داهاتوویش دەتوانیاندا نابێ و کاردنەوەی زۆر خراپی دەبێ قوتابیان ناتوان بخوێنن پێویستە ئەمە ڕەچاو بکرێت و چاک بکرێت کە ڕێژەی خوێن بۆچی دەتوانی کورسی بە پارە دابین بکەی بەڵام ناتوانانی کورسێک حکومی دابین بکەی باشنی پارالل هەر هەمان زانکۆ وەردەگرێت لەگەڵ ئەو کەسە دەخوێنێ کە لە زانکۆیەکە بەبێ پارە دەخوێنێت حکومی لەگەڵ پاراللەکە دەخوێنێ هیچ کێشیانێ لە یەک کلاس دەتوانێت وەری بگرێ بەڵام بە حکومیەکە ناتوانێت وەری بگرێ بە قسەی خۆی دڵ ناتوانێت وەری بگرێ و لەگەڵ ئەوەش ڕێژەی ئەو پارەی کە لیاوە دەگرێ بۆ نمونە لە سەرەتای ئەم ساڵەوە با بڵێن سەرەتای ساڵی خوێندنی ئەم ساڵ 125 زانکۆ ئەهلیەکان بە بڕیار ئەساس پێویستە داشکاندن بکە بۆ 125 زانکۆ حکومیەکان بۆ قوتابخانەکانی شێواد نزیکەی 125 زانکۆ حکومیەکان 115 ئەهلیەکان بەحساب داشکاندن بکەن بەداخەوە ئێستا لە زانکۆ ئەهلیەکان بە پێی ڕانک داشکاندن دەکەن باشە ڕانک واتە ئاستی علمی ئەو زانکۆیە مەسەڵەن ڕانکی ئەی 105 داشکاندن دەکەن لە ڕانکی بی مەسەڵەن 120 115 ئاخیر ئەوەی کە دابەزیە 125 بەداخەوە کە بەو حاڵەش نەتوانراوە قوتابی ئەو ڕێژەیە دابین بکە چونکە تو بڵێونەڵێ لە سەرەتای هاتنی کۆڕۆنا بە هەموو شێوەیەک هەموو کارێک پەکخرا باشە قوتابی هەبوو بۆ نمونە لە مارکێتێکیشی دەکرد لە ئەهلیەکان بوو یعنی بۆ خۆی خرجی خۆی دابین لە قوتابی هەبوو لە ئەهلی بوو یاخود لە پارالێلی حکومی باشە خۆی ئەوەی دابین دەکرد پارەکەی دابین دەکرد بەڵام لەگەڵ هاتنی کۆڕۆنا هەموو کایەکان پەکخران کە لە هەمومان دیار بوو نزیکەی سێ چوار مانگ هەموو کایەکان پەکخران هەموو شتێک پەکخرا و نادراوە ماڵەوە هەموو مارکێتێک مەسەڵەن کارمەندی خۆیان کەم کردەوەیان ناردیەوە ماڵەوە باشە لەو کاتدا قوتابی زانکۆ چ داهاتێکی هەبوو کە بتوانێت ئەو پارەی دابین بکە باشە بێگومان لەگەڵەوەی کە قوتابیەکە هەم خۆی و هەموو ماڵەوەشیان ئەگەر باوکی کارێکیش کردبێ ئەو کاری هەر لەدەستداوە لەگەڵ کۆڕۆنا باشە ئایا دوای کۆڕۆنا جەچێتەوە سەر ئەو کاریان نا وەری دەگرنەوەیان نا هەموو ئەو شتانە گرفت بوون لە بەرامبەر قوتابی کەوا نەتوانێت کە بەداخۆ چیرۆکی زۆرمان هەیە نەتوانێت ئەو هەتانە کاگە ئەحمەد پێی نەکراوە پارەی پارالێلێکی حکومی دابین بکە لە پێناوە وازی لە قوتابخانەیە زۆریش ئەو قوتابیانەیەکەوە چونکە ئێمە لە ڕێکخراوی قوتابیان زۆر ئەو چیرۆکانە دێنن لامان و ئێمە لە ڕێکخراوی قوتابیان کە بەداخەوە کاری حکوومەتە ئەمە ئێمە لە ڕێکخراوی قوتابیان دەستگایەکمان هەیە بەناوی دەستگای ڕاجە ئەو دەستگای کارمان دروستکردنی و دەستگایمان بۆ چییە بۆ ئەو بووەکەوە قوتابیەکەم دەرامەتەکان یارمەتی بدەین هەرچەندەکەوە ئێمە بە خۆمان پێویستمان بە یارمەتیە بەڵام ئێمە هەوڵمان داوە بە هەموو شێوەیەک لە نێوان خۆمان بە نمونە زانیمانە فڵان قوتابی پێویستی بە یارمەتیە لە نێوان خۆمان و لە نێوان ئەو کەسانی کە تەکلیفیانێ دەکەین داوامان کردووە کە ڕێژەیەکی بۆ داوین بکەن بۆ ئەوەی هەریچ نەبێ ئەو ساڵ بتوانێت کوێ دەڵێ ساڵێک دەتوانێت بەردەوام بێ بەڵام ئەو ساڵکە ئێمە ئاگامان لەیەتی باشە بتوانێت بەردەوام بێ کە بەداخەوە ئەوە کاری حکوومەتە بە هیچ جۆرێک حکوومەت لەم ساڵی خوێندن بە تایبەتی کە ساڵێکی زۆر ناخۆش و بێپارەیی بەڕێکرا لەگەڵ ئەوەی کە موچەش نەدەدرا بۆ شێوەیە کە پێویست بوو نیگەر نەدرایان لێبڕین بوو بەداخەوە هیچ لێخۆشبوونێک بە شێوەیەکی بەرچاو نەبوو بۆ نمونە 145 زانکۆ حکومیەکان بە پارالێل لێخۆشبوونی بووە زانکۆیەکی وەکو پزیشکی گشتی نزیک 10 میلیۆن 10 میلیۆنە 145 بۆ حساب کرد نزیکی 5 میلیۆن جا زانکۆ پزیشکەکان یاخود زانکۆ بەرزەکان ئەو زانکۆیان کە ئاستی زانستیان زۆر بەرزە و پێویستە قوتابیانی زۆر زیرەک بچن قوتابی زیرەکان دائیمەن لەو خێزانانە دەرکەوتون کە هەژارن باشە جا حسابی خۆت بکە کە 10 میلیۆنە پێویست بۆ 10 میلیۆن دەم بۆ نمونە 97 هەبووە ئەو زانکۆیە 99 وەرگرتووە نەیتوانێت بچێت و پێویست بۆ بشتێت باشە داوای نەکردووە بچێت زەختیان سەکردووە بچێت چووە بەڵام ئایا ئەو پارەی کە پێویستە چۆنی دابین کردووە باشە زۆرە بووە وازی هێناوە پێی دابین نەکراوە کاگە ئەحمەد وزارەتی خوێندنی باڵا هیچ پلانێکی هەیە بۆی کە هەر قوتابیەک بوون ئەو ساڵ بۆی نادرێ ئەو ساڵ دەرەجەکە وەرگێتەوە و امتحانەکانی خۆی وەکو خۆی بکایان ئەگەر بێت و کەسێک پارەندرێ ئەو ئیجراعاتانە چیەکە لەگەڵ قوتابیەکە دەکرێت بەڵێ بەداخەوە ئێمە خۆمان نەزانکۆین و ئاگادارین کە بەداخەوە بە هیچ جۆرێک بەو شێوەیە لێخۆشبوون نەبووە کە ئەگەر قوتابیەک پارەی نەبوو بێ بتوانێت پارەی لێوەرنەگرێ یاخود بڵێ
ساڵێکی تر بدا یاخود بڵێ بە قیسێک زۆرە قیسێک هەبووە بەڵام ئەوەی لە زۆر دەتوانێت زۆر قوتابیدا نەبووە باشە لێرە ئێستا لە زۆر زانکۆ تاقیکردنەوە کۆتاییەکانە باشە بەر لەوەی کە تاقیکردنەوەکان دەست پێ بکەن بە هەموو شێوەیەک ئاگاداری بڵاو دەکەنەوە ئەگەر پارەی بۆ نمونە پارالێلیان ئێوارانە ئەگەر پارەکە نادەی بۆت نییە بێ تاقیکردنەوە ئەنی ڕێک بۆ شێوە بەو شێوەیە ڕێک بەو نەستا ئەگەر پارەکە نادەی بۆ نمونە پێی دەڕێ ملیۆنێک و 500,000 ئێمە ئەو ساڵ 825,000 لێوە دەگرین باشە پێویستە بیدەی قوتابیەکە بۆ نمونە ئەو توانایی نەبووە کە بیدا پێی دەڕێ بۆت نییە بەجاری تاقیکردنەوە بکەیت بەو شێوە سەراحەتە کە بەی جۆرێک بۆت نییە بەجاری تاقیکردنەوەکەی ئەوە لە زانکۆ حکومیەکان کە تا ڕادەیەکی زۆر لە زانکۆ ئەهلیەکان وجدان زیاترە و بۆ توانراوە کە یارمەتی قوتابی بدرێ بەڵام لە زانکۆ ئەهلیەکان باشە ڕێژەی داشکانەکە بەو شێوەیەش نەبووە بۆ ئەگەر لە زانکۆی حکومی 145 بێ لەوێ 125 باشە کەمترین ڕێژەی 125 ئەگەر ناز زیاتریشوانێ و بە هیچ جۆرێک لێنەگراون کەەوە بەشداری تاقیکردنەوە بکە باشە هەبووە قوتابی پارەی پێ نەدراوە لێنەگراون بەجاری تاقیکردنەوەکە بکە و لێشی نەگراون ئەسڵەن ئەگەر بەجاریش کردبێ لێنەگراون دەرەجەکانی باتەوە یاخود شادەکەی باتەوە یعنی ئەو ئێستاکە لە چیرۆکانەمان زۆر بەڵێ ئەو چیرۆکان زۆر و زۆر کەس هەیە وازی هێناوە زۆر کەس هەیە شادەکەی پێ نەدراوەتەوە زۆر کەس هەیە لێنەگراون تاقیکردنەوەکە باشە کاگە ئەحمەد ینی خۆشتان پرسیارتان کرد ئەوە لای ئێمەش پرسیارە ینی بۆچی کورسی لە هەمان مەقعد لە هەمان پۆلدا ئامادەنە بە پارە بیفرۆشن بەڵام ئامادە نینە ئەوە بیبەخشن ئەو سیستەمی پاراڵێلە تا چە خزمەتی بە پرۆسی خوێندن کرد وەڵڵاهی جا ئەوە پێویستە وەزیری خوێندنی باڵا جوابی داتەوە کە بەداخەوە ئێمە پێشتریش لەگەڵ سەرەتای زانکۆڵین ئێمە بەیاننامەمان دەرکرد کە پێویست نییە ئەو شێوە زۆر ئەو ڕێژە زۆرەی پارالێل زیاد بکرێت بەڕاستی زۆرە یعنی بۆ پارالێل لەبەرچی دەتوانی 15,000 قوتابی بە پارالێل وەرگری بەڵام ناتوانانی لە حکومی وەری باشە بکاکە بە 5,000 قوتابی وەری بگری باشە با 10,000 یعنی معقول نیە 10,000 وەربگری لە پارالێل لە کاتێکدا دەبینی دۆخی کوردستان چۆنە لەگەڵ کۆڕۆنا و لەگەڵ هەر باری دارایی و ئابووری هاوڵاتیان کاتو نەموچەیت دەی نە یارمەتێکی هاوڵاتیان دەی وە لەسەریشی باج و ڕسومات زیاد دەکەی بە هەموو شێوەیە باشە جا لە شێوەی خوێندن بێ لە شێوەی مەسەڵەن ژینگەیی بێ لە شێوەی هەر شێوەیە کە دەیەوێ باج و ڕسومات زیاد دەکا وەکو بڵێ ئەرکی زیاد دەکا و مافیشی پێ نادا کاگە ئەحمەد سەرنجی قسەیەکتمدا دەڵێ بەشێکی زۆری قوتابیانەی کردێن خولی هاوینە لە کنەمە دەکەن کە ئێوە ڕێکخراوێکن لە چوارچێوەیەکی دیاریکراویش دەکەن زۆر جار خولەکانی ئێوەیان زۆر پێ لە منهەجەکانی قوتابخانە باشترە ئەنی ئەمە بۆ ینی ئاستی قوتابخانە ئەوەندە دابەزیوە خولێک بگاتە ئاستێکی قوتابخانەی ساڵێکە و قوتابیە لەوێ دەخوێنێ بەداخەوەکە قوتابخانەکان ئەوەی کە هەستی پێ دەکەن ئێمە ئەوە هەستمان پێکردەوە بەیانەمەشمان لەسەری هەبووە کاردانەوەمان لەسەری هەبووە قوتابخانەکان لەگەڵ لە هەڵقوڵاوی ناخی کۆمەلگانیە بەڕاستی بۆ نمونە کۆمەلگای کوردی بە زۆری باشە بۆ نمونە هەولێر ئەگەر بڵێ یعنی ڕێژەی سەتانەوەتی زیاتری باشە موسڵمانە ئایا ئەو منهەجەی کە دەکرێت دانراوە بۆ خوێندن ڕەچاوی ئەو ڕێژە زۆری موسڵمانان کراوە ئایا بۆ نمونە موسڵمان پەروەردەی ئیسلامی دەخوێنێ باشە لە قوتابخانە پەروەردەیەکی ئیسلامی هەیە ئایا گرنگی بەو دەرسە دراوە باشە ئەسڵەن هەر بەتەواو من ئەو دەرسەی لابن کە بە زەخت لا نەبردرا ئایا گرنگی بەو دەرسە دراوە بێگومان گرنگی بەو شان نەدراوە بۆیە لە ڕێکخراوێک کە بۆ نمونە ڕێکخراوێکی وەکو ئێمە کە خولێک دەکاتەوە دەورەیەک دەکاتەوە کە کۆمەڵێک شت لە ناو دەورەکە دادنێ بۆ نمونە کۆمەڵێک منهەج خولی پەروەردەیە خولی منهەجی قوتابخانەیە کە بۆ پۆلی مەسەن 12 بە تایبەتی کە زۆر بەجاری دەکەن هەموو ئەو خولانە کە دەیکەینەوە ئەوە نیشانەی ئەوەیە کە زۆری قوتابیان بەدەمیەوە دێن نیشانەی ئەوەیە کەوە منهەجی خوێندن نەیتوانێت پێداویستەکان پڕکاتەوە و هەڵقوڵاوی ناخی ئەو کۆمەلگایانە بەڕاستی نەیتوانیوە ئەو پێداویستانێک کە کۆمەلگای پێویستێتی بۆی پڕکاتەوە تەنها ئەو کەسێک کە دەچێتە قوتابخانە یاخود ئەو دایکەکە کە قوتابیەکە دەنێرێ بۆ قوتابخانە باشە تەنها مەبەستی ئەوەیە کەوا لە دوا ڕۆژدا شەهادەیەک چێبێ بڕوانامەیەک چێبێ دەنا ئەویش دەزانێ کەوا هیچ پێداویستێکی بۆ پڕ ناکاتەوە و هیچ ئاستێکە علمی بەو شێوەیە کە بەرچاو بێ و لێ چاوەڕوان بکە بەرز ناکاتەوە هەم لە قوتابخانە و هەم لە
زانکۆش بەداخەوە. باش کاگە ئەحمەد دەبینین هاوڵاتیانە خەڵک زۆر ڕوو لە قوتابخانە ئەهلیەکان دەکەن هۆکاری چوونی قوتابیانیان دایک و باوکان کە منداڵەکانیان دەبنە قوتابخانە ئەهلیەکان هەر ئەو بابەتەیە کە جەنابەت دەڵێ ینی گرنگجی بە قوتابیان نادرێت لە زانکۆ حکومیەکان یان لە قوتابخانە حکومیەکان. بەڵێ خۆی دەتوانین بکەین دوو هۆکار یەکێن ئەو گرنگی نەدانەی زانکۆ حکومیەکانە کەوا بەداخەوە زانکۆ حکومیەکان بە هیچ جۆرێک نەک بە جۆرە بەڵام نەیتوانیوە ئەو پێداویستی کە پێویستە پڕی بکاتەوە بۆچی مەسڵایەک لە زانکۆیەکی حکومی باشە لە زانکۆیەک حکومی دەرز دەڵێتەوە لە زانکۆی حکومی دەرز دەڵێتەوە ناتوانێت ئەو مافەی کە پێویستە بیدا بە قوتابیەکە بیدات بەڵام لە زانکۆیەکی ئەهلی زۆر بە زیادەوە مافەکەی پێدا و دەرسەکانی زۆر بە ڕێکپێکی دەخوێنێت زۆر ئاساییەکە لە زانکۆیەکی حکومی مامۆستایەکە زۆر مامۆستا هەیە مامۆستایەکە ئیجازە وەرگری ئەو ڕۆژە زۆر پێ ئاساییە بەڵام بە هیچ جۆرێک لای ئاسایی نیە لە زانکۆیەکی ئەهلی ئیجازە وەربگری باشە لەبەر ئەوەی زانکۆ ئەهلیەکە لەسەری توندە و ئیجراعاتی لەگەڵ دەکات و لەسەری پێویست کردووە کە داوام بکات بەڵام زانکۆ حکومیەکە ئیجراعاتی لەگەڵ ناکات کە بە شێوەیەک لە شێوەکان مافەکە بە مامۆستا دەدرێ لەوەی کە دەڵێ معاشم پێ نادرێ باشە معاشم پێ دەمەوێت خۆم بژێنم بێگومانەوە تا حدێکی زۆر ئەوە پێویستە کە حکوومەت بیژێنێ بۆ ئەوی بتوانێت ئەو مافەی کە لەسەرەتی ئەو ئەرکەی لەسەرەتی لە خوێندن پێی بدات کێ زەرمەندە لەو بینەیە لەو بینە تەنها قوتابی زەرمەندە باشە تەنها هاوڵاتی ئاسایی کە منداڵەکەی دەنێرێ بۆ قوتابخانە یاخود بۆ پەیمانگا بۆ زانکۆ ئەوە زەرمەندە باشە زەرمەندێکە ئەو پرسیارێک کە جەنابیش کرد کە بۆچی ڕێژەیەکی زۆریش ڕوو لە ئەهلیەکان دەکەن یەکێن ئەو هۆکارەیە کە لە زانکۆ ئەهلیەکان گرنگی زیاتر دەدرێت باشە و دووەمیان بەداخەوە حکوومەت یاخود وەزارەتی خوێندنی باڵا پلانی نییە بۆ ئەو کەسانی کە دەرەجەی کەم دەهێنن باشە زۆر کەس هەیە دەرەجەی کەم دەهێنێ بۆ من شێز دێنێ باشە بە شێز دەتوانێت بچێت لە زانکۆیەکی ئەهلی باشە لە قانون بخوێنێ بەڵام ئەگەر بچێت حکوومەکە دەبێت نەوە تێبێ باشە ئەحمەد زۆر عەفوەن قسەکەش دەبڕم وردە وردە کاتەکەمان بەرەو کۆتایی دەچێت ئایا لە داهاتوو چاوەڕوان دەکرێت بەو پلانی ئێستا و بە گوزەرانی ئێستا بێ زۆرێک لە قوتابخانەکان بکرێت بە پارە و قوتابخانەکان لە باخسی ساوایانەوە تا زانکۆ ئیتر هەموو قۆناغەکانی ژیان بکرێت بە پارە و قوتابیان بە پارە بخوێنن بەڵێ ئێمە تا ڕادەیەکی زۆر نەکەرێمە کەسێکی ئاسایی شەست بۆ دەکات کە پلان بۆ ئەوەیە وا لێ بکرێ باشە زانکۆکان بکرێن بە پارە قوتابخانەکان بکرێن بە پارە هەموو شتێک بکرێن بە پارە باشە لەسەر هەموو شتێک پارە دابنێن باز دانێن ڕسومات دانێن پلانەکە هەموو کەسێک کەس پێ دەکات کەسێکی ئاساییش بەڵام ئەگەر ئێمە لێرە قسەیە بکەین ئەوەی کە لێمان دیارە ئەمەکە ناو هاوڵاتیانین بەڕاستی شتێکی غەڵەتە و تا ڕادەیەکی زۆر خەڵکێکی زۆر لە خوێندندا دەبڕێنێ ئەمە باس لە خوێن دەکەین تا ڕادەیەکی زۆر خەڵکێکی زۆر لە خوێندندا دەبڕێنێ بەداخەوە یعنی ئێمە هەر لەو ساڵدا کە قوتابیەکە وەری گیراوە لەو خوێندنەی کە بۆ نمونە پارالێلە نەچوتە حکومی دە پارالێل بابرێن نزیکی نیوەی ئەو پارەیە کە لە ئەهلیەک دەدرێت باشە لە پارالێل وەرگیراوە دۆخێکی ئەو مەسەلەن دۆخی کۆڕۆنای بەسەردا هاتووە نەیتوانیوە پارەکە دابین بکە بڵێن ڕێ دۆخی کۆڕۆنا نزیکەی 5-6 مانگ هەر بێکار و ئەوەی ڕەخسان ژیانی ڕاگرت بە تەواوی باشە وەزارەت یاخود حکوومەت هیچ پلانێکی نەبوو بۆ ئەو کەسێک کە لەو ماوەیە ئایا چی بکە باشە تەنها دەیتوانی بە بژێوی ژیانی یاخود بە مەعاشێکی مانگانە کە لە سەرێکی دابنێ ئاخری ساڵەکە بیدا بە زانکۆیەکە بۆی بخوێنێ باشە هیچ پلانێکی نەبوو کە ئەو کار و کاسبیە ڕاوەستا ئایا چی بۆ قوتابی ئەو قوتابی چی بکە چۆن بخوێنێ بەداخەوە قوتابی زۆر وازی هێنا باشە ئەو چیرۆکان هەموو واقع ئەو لە بەرچاویشمانە و ڕۆژانەش ئەو چیرۆکانە دێن کە لەبەر پارە وازی لە خوێندن هێنا و هیچ پلانێکی حکوومەت هیچ پلانێکیش نەبوو بۆ ئەوەی ئەو قوتابیان بگێڕێتەوە سەر خوێندن نەتوانن بڵێم بتوانن درێژە بە خوێندنەکەیان بدەن و دەستبارگریان بن دەستبارگریەکەی حکوومەت کە کردیان بۆ من داشکاندن بەداخەوە ڕێژەیەکی زۆری قوتابی نەیتوانی ئەو دەستبارگریێت بەکاربهێنێ و نەیتوانین دابینی بکە دەست خۆش بێ کاک ئەحمەد زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی بەڵێ زان و خۆشەویستان مەوتۆرەیە بوو لە شاری هەولێر پێشکەشمان کردن دەگەڕێمەوە لای هاوکارانم لە ستۆدیۆی سلێمانیەوە.
ئاگەیمران لە هەولێرەوە لەگەڵمان بوو. بەڵێ ئایزان ناوڕێک وەردەگرین و دێنەوە لاتان. حي يا قيوم يا حي يا قيوم يا حي يا قيوم يا حي يا قيوم يا راحم يا رحمن يا عادل يا منان يا راحم يا رحمن يا عادل يا منان يا حافظ يا ستار يا واحد يا غفار يا حافظ يا ستار يا واحد يا غفار يا مالك يا رزاق وخالق هر خلاق يا مالك يا رزاق وخالق هر خلاق هر راز تجھے معلوم هر راز تجھے معلوم يا حي يا قيوم يا حي يا قيوم يا حي يا قيوم يا حي يا قيوم مثله تو لا ريت وطاكه تو بقيت ومثله تو لا ريت وطاكه تو بقيت وزيسكه عنوان وساخر هر عدوان وزيسكه عنوان وساخر هر عدوان رضات عز وجل تو هر مشكل کا حل رضات عز وجل تو هر مشكل کا حل هر سمت تريدون هر سمت تريدون يا حي يا قيوم 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 يا حي يا قيوم. بەڵازان لە تەوریسین بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەی ناڕەزایی و بەردەوامی داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژ وەک دەزانین لە ماوەی ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا لە بەشێک لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان مامۆستایانی وانەبێژ کۆمەڵێک داواکاریانە بوو گردبوونەوەیان ئەنجامدا هۆڵەکانی خوێندنیان بایکۆت کرد و بزانین تازەترین داواکاریان چی و ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی پەروەردە تا چەند بەدەم داواکاریەکانیانەوە هاتنووە نەبوونی مامۆستایانی وانەبێژ لە خوێندنگاکاندا تا چەند کاریگەری هەبوو لەسەر پەککەوتنی پرۆسەی خوێندن. میوانێکمان لە ڕانیەوە دەبێت زۆر بەڕێز مامۆستا کارۆخ عەبدوڵڵا نوێنەری مامۆستایانی وانەبێژ. مامۆستا سڵای خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە. سڵای خۆی گەورە لێبێت مامۆستانی بەڕێز زۆر سپاس. زۆر سپاس مامۆستا کارۆخ ئێوە هەر بەردەوامن لە گرتبوونەوەکانتان و داواکاریەکانتان بەکوێ گەیشتووە؟ بەڵێ بەلای خوا سپاس بۆ ئەم بەرنامەیە سپاس بۆ ئێوەی خۆشەویست. بەڵێ بێگومان ئێمە مامۆستانی وانەبێژ لە ساڵانی ڕابردوو خۆپیشاندان و گرتبوونەوەمان کردووە لە بەردەم پەروەردەکان بەڵام لە ئێستادا بەشەیەکی بەرفراوانتر لە سەرچەم پەروەردەکان خۆپیشاندان و گرتبوونەوە و خێم هەڵدانە و بەشێک لە پەروەردەکان بایکۆتیان کردووە بەڵام بەداخەوە حکوومەت لایەنی پەیوەندیدار تا ئێستا نهاتووە سەرخەت بۆ وەڵامدانەوەی ئەم داواکاری مامۆستایانی وانەبێژ.
مامۆستا کارۆخ لە ئەگەری وەڵام نەدانەوەی لایانی پەیوەندیدارەکان نهاتنەوە بەدەم مامۆستایانی وانەبێژ کە دوێنێ لە ڕێپێوانەکان باسکرا مامۆستایە 7 دانە ساڵە خزمەتەکە هەموو ئەرکەکانی مامۆستایەکی هەمیشەی لەسەر شانە بەڵام هیچ مافێکی مامۆستایەکی تری نییە ینی هەڵوێستان چی دەبێت بەردەوامن لەسەر ئەم جۆرە هەڵوێستانە یاخود ومێدتان هەیە لایەنە پەیوەندیدارەکان وەڵام بدەنەوە؟ بەڵێ وەڵا بۆ زانیاری بەڕێستان مامۆستامان هەیە 14 ساڵەوانە بێژە وە بەردەوامە ئێمە بەردەوام دین لە خۆپشاندان و گوربوونەوە کۆتاییمان پێ نێناوە تەمەنای وە دەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە بەجددی پەلە بکە بێتە سەرخەت چونکە لای بەڕێستان ئاشکرا ئەو ماوەی کە دانراوە بۆ تەواوکردنی خوێندن ماوەکەی کەمە تەنها 15 ڕۆژە ئێستا چەند ڕۆژێک ماوە تەمەناوی دەکەین نەگاتەوەی کە بایکۆت بکەین هۆڵەکانی خوێندن بەجێ بێڵین چونکە لە کۆمەڵێک پەروەردە ئێستا بایکۆتە وەک پەروەردەکانی پشتدار و سێ سادق بەڵام حکوومەت نەهاتۆتە سەرخەت وڵامی نەداوینەوە ئەمە چەند جارێک لە بەردەم کەناڵەکانی ڕاگەاندین لە بەردەم پەروەردەکان ڕاماگەاندون و دڵنیامان داوەتە حکوومەت کە ئێوە کەنێن بە دەم وڵامی ئێمەوە بە دەم داواکاری ئێمەوە ئێمە بە ناچاری بڕیاری بایکۆ دەدەین ڕەنگە ئەمان بۆیش کە ماوە کە چەند ڕۆژێک ماوە بۆ تاواکردنی خوێندی ئەم ساڵ ئەگەر ئەم ماوەش نەبێ لای بەڕێستان ڕوونا لە یەکینەوە خوێندنی ساڵی نوێ دەست پێ دەکاتەوە وە کۆمەڵێک ڕێگای ترمان لە پێشە ئێمە تا مامۆسانی وانەبێژ بەڕاستی نەگەنە مافی خۆمان ئێمە بەرداوام دەبین لەسەر خۆپشاندان و مافی مەدەنی. مامۆستا کارۆخ بایکۆتکردنی ئێوە کەلێنی دروست کردو بۆ پرۆسی خوێندن لە ناوچەکە ئایا مامۆسایانی دیکە مامۆسایانی هەمیشەیی چی دەڵێن؟ بێگومان ئێمە پێویستین و پایەکی گرنگین لە پرۆسەی پەروەردەدا زیاتر بەپێی ئەو هینەی کە دەستمان کەوتووە و لە کوڵنەوەی دەستمان کەوت زیاتر لە ساڵ 20 ئێمە کۆی میلاکاتی پەروەردە پێک دێنین ئەگەر مامۆسانی وانەبێژ ئەم بەرپرسیارەتەیە ئەم هەستە نەتەواتە دڵسۆزیە هەڵنەگرن بایکۆتی هۆڵەکانی خوێندەر بکەن پرۆسەی پەروەردە ئێستا پەکی دەکەوێت دەوەستێت بۆی ئێمە لە هەمبەر بەرپرسیارەتی لە قوتابیان و خوێنکارانی ئەم وڵاتە ئەم نیشتیمانە لە ئەو پەڕی خۆشەویستیمان بۆ خوێنکاران و قوتابیانی ئەم وڵاتە ئەمە بڕیاری بایکۆتمان نەداوە ڕاستە لە چەند پەروەردەیەک بایکۆت کراوە بەڵام بەشەی گشتی تەنها خۆپشاندان و گوربوونەوە و چالاکی و داواکاری و ناڕەزایەتیە ئێمە لە ساڵانی ڕابردوو زیاتر لە 4 ساڵ 5 ساڵە بەشێوەیەکی گفتوگۆ بەشێوەیەکی دیالۆگ لەگەڵ وەزارەت لەگەڵ پەرلەمان لەگەڵ لایانی پەیوەندیدار لەگەڵ حکوومەت لەگەڵ وەزیرەکان دانیشتوین مەحانات و کێشە گرفتەی مامۆستانی وانەبێژمان گەیاندووە بەڵام بەڕاستی تا ئەو ڕادەی نهاتووی پێش کە مامۆستانی وانەبێژ کار بکاتە سەر ژیان و گوزرانی مامۆستانی وانەبێژ تا ئێستا داوام دەکرێت مامۆستانی وانەبێژ دەستنە داوام دەستنە قوتابخانە خوێندنگاکان بەڕاستی زۆربەی مامۆستانی وانەبێژ کریهات چۆدن کریاچی خۆیان دابینی دەکەن لە ئێستادا قسە ئەکەین مانگی 1 2 3 4 و 5 و 6 تا ئێستا دابەش نەکراوە واروە دیار نییە بە چی پێوەرەیەک شایستەی مانگەکانی ئەوەی کە باسم کرد دابەشەکرێ ئایا بەپێی ئەسە و بەپێی بەشەوانە دەبێت یاخود بەپێی مەقتوع و جێگیری دەبێت بەداخۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم بابەتە بۆ مامۆستانی وانەبێژ خۆی بێدەنگ کردووە و هیچ وەڵامێک ئێمە نەداوەتەوە ئێمە داوە دامەزراندنی مامۆستانی وانەبێژ دەکەن بە شێوەیەکی هەمیشەیی ئێمە چونکە پێویستین لە سلکی پەروەردە و زیادە نین و داوام دەکەین و فەراغاتمان پڕ کردوێتەوە پێویستە بەڕاستی حکوومەتی هەرێم ئەگەر لە خەم سلکی پەروەردەیە لە خەم خوێندن و پێشکەوتنی وڵاتە دەبێت داواکاری مامۆستانی وانەبێژ کە زۆر قورس نییە جێبەجێ نەکرێن ئێمە لە ساڵانی ڕابردوو ڕەنگە حکوومەت بیانوو هەبێ بۆ ئەمە هیچ بودجەیەکمان نەبوو و شەڕی داعش بوو و قەیرانی ئابووری بوو و حکوومەتی عێراق بودجەی نەدەنات بەڵام لە ئێستادا دەبینین هەم ڕێکەوتن کراوە لەگەڵ حکوومەتی عێراق هەم بودجەی پرۆژە یاسای بودجەما هەیە و هەروە چاکسازیەکش کراوە هەموو ئەمانە بەڕاستی پێویستە ئەمانە خەمێک بەڕاستی حکوومەت ئەوانە بە هەند وەرگێ و خەمێک لە
چارنووسی مامۆستانی وانەبێژ بکاتەوە بە شێوێک لە شێوەکان دای بەمزرێنی بەڕاستی بۆ مامۆستانی بەڕێز بۆ زانیاری جەنابەت ئێمە بەپێی بە شەوانەش بەپێی ئەسا لە کاتی خۆی داوەری ناگرین کەم و کورتی تێدایە بە 2 مانگ 3 مانگ 250-300 وەردەگرین ئەمە لە کاتێکدا ئەم شایستەیەکەمە زۆربەی مامۆستانی وانەبێژ کری هەڵچۆ دەن جەچ لە ناو شاربی یاخود لە دەرەوەی شاربی یاخود لە گوند و دیهاتەکان هەڵچۆ دەکەن ئیشتراکیان هەیە بەڕاستی بارە قوسایە گوریانێکی زۆریان لەسەرە. زۆر باشە مامۆستا کارۆخ ئێوە وەک باست کرد لە 120 بە شێوازێکی گشتی قورسایی وەزارەتی پەروەردەتان ئاسان کردووە لە وەروەها ئەرکی مامۆستایانی هەمیشەییشتان کەمتر کردوێتەوە تە لە 120 مامۆستایانی وەزارەتی پەروەردە وانە بێژن ئەی مامۆستایانی هەمیشەیی پاڵپشتیتان ناکەن لەگەڵتان نایەنە سەر شەقامەکان پشگیریتان ناکەن بۆ داواڕەوەکان چکە لە قوتابخانەیە گەر 5 مامۆستای وانەبێژی تێدا بێ خۆگەرە و 5 مامۆستا بایکۆتکەن دەبێت 5 لە مامۆستا هەمیشەیەکانی تر بێن ئەم ئەرکە پڕکەنەوە ئەم فەراقە پڕ بکەنەوە هەڵوێستی ئەوان چۆنە پشگیری ئەوان چۆنە بۆ مامۆستایانی وانەبێژ. بەڵێ ئێمە لە ماوەی ڕابردوو لە ساڵانی پێشتر کە مامۆستانی میلاک بۆی لێبڕینی موچەوە بێ یاخۆت بۆی ئەوەی کە حکوومەت ئەیجماف و هینی شایستێکیان لە کاتی خۆیدا دابەش ناکە ئەمە وەکو دەستەی نوێنەران وەکو مامۆستانی وانەبێژ پاڵپشت و هاوکاریان بوون اینجا لە شار و لە شارە چووکەکانی هەرێمی کوردستان کە خۆپیشاندان کرابێ ئێمە پشگیریمان کردوون بەڵام لە ئێستادا بە شێوەیەکی کردداری مامۆستانی میلاک نانە ڕێزی ئێمە لە خۆپیشاندانەکان پشتیوانیمان نین بەڵام بە شێوەیەکی دەرونی وە بە هەموو شێوەک لە شازەکان پشتیوانمان من و بەڵێ ئەو کۆنتاکتە هەیە و پەیوەندی هەیە لە مامۆستای میلاک و مامۆستای هەمیشەیی و مامۆستای وانەبێژ ئەو پەیوەندیە بەڕاستی فەرق و جیاوازیەک نییە لە ڕووی هاوکاریەوە لە ڕووی پشتیوانیەوە بەڵام بە شێوەیەکی کردداری وەکو باسم کرد مامۆستانی دامەزرا و مامۆستانی هەمیشەیی نهاتونە ناو ڕیزەکانی مامۆستانی وانەبێژەوە وەکو پشتیوانی. مامۆستا کارۆخ لە نێو مامۆستایانی وانەبێژدا کۆدەنگی هەیە واتە هەمووتان یەک دەنگ بۆی بتوان کاریگەریتان زیاتر بێت ئەوەی کە دێنە سەر شەقامەکان هەمووتان بە یەک جار بێت و نەوەکو نیوەتان نێنە سەر شەقام و بەشێکی دیکەتان لە ماڵەوە بن بۆیە کارتان لەسەرەوە کردو کە کۆدەنگی هەموو مامۆستانی وانەبێژ لەو سنوورەدا بەدەست بێن. بەڵێ لە سەرجەم پەروەردەکان لە هەرێمی کوردستان کە نزیکەی 34 پەروەردەما هەیە و تەنانەت لە کەرکووکیش لە دیراسی خوێندنی کوردی لەوێژ نوێنەرما هەیە بەڵێ لە سەرجەم پەروەردەکان نوێنەر هەیە دەستەی هەیە گروپات هەیە لەوێ پەیوەندی باشەیە لە نێوان مامۆستایان و نوێنەران ئەم کۆدەنگە هەیە کە هەر کاتێک ئێمە بەڕاستی کە حکوومەت نەیەتە سەرخەت حکوم وەڵام نەداتەوە ئێمە بڕیار بدەین بۆ خۆپیشاندان و ڕێژەی بەشداربوونی خۆپیشاندان بەبوو لەو کاتێ ئێستادا کە جەوەکەی گەرمە لە چاو خۆپیشاندانی تر کە مامۆستای میلاکچین و توێژەکانی تر دەیکا ڕێژەیەکی زۆر باشە بەڕاستی ئەوە تەمەنای ئەوە دەکەن زیاتر مامۆستانی وانەبێژ ئەو ئاستا بیکردنەوە و تێگەشتیان تیا بەڕاستی تۆ دێی بۆ سەرجادە داوای مافی خۆت داوای مافی خۆت دەکەی بۆ مافی خۆت دێ بەڕاستی ئەگەر ئێمە ئەگەر مامۆستامە هەیە 14 ساڵە وانەبێژ هێمانە 5 ساڵە ئەگەر 10 ساڵی تیر بەرداوم بۆ شێوەیە ئەگەر فشار نەکەی فشاری شەقام نەکەی هەمومان یەک دەنگ و یەک هەڵوێست نەبین بۆ مافی خۆت نێیتە سەر جادا نێیتە سەر بەردەم پەروەردەکەت بۆ زانیاری جەنابە دوا زیاتر لە هەفتەیەکە خۆپیشاندان دەکرێت بەڕاستی جوانترین ڕەمزی مەدەنی و خۆپیشاندانمان پیشانی وڵاتان پیشانی حکومەت داوە لە بەردەم پەروەردەکان لە کات و ساتێکی گونجاودا خۆپیشاندانمان کردووە دروشمی شیعاراتی وامە بەرزکەوت کە حکومەت بێتە سەرخەت ئێمە جادەمان نەکردەوە بەڕاستی و نەشما هێشتووە سلکی پەروەردە تووشی شکست بێ بایکۆتمان نەکردووە بەڵام بەڕاستی ئەگەر حکومەت هەر بێدەنگ بێ هەڵوێست بێ ئێمەش ناچارین بەڕاستی دووبارە لەگەڵ نوێنەرەکان لەگەڵ مامۆستانی وانەبێژ دانیشتین بیر لە ڕێگایەکی تر بکەینەوە بۆی حکومەت بێتە سەرخەت وڵامان داتەوە. ئەی ئێستاکە حکوومەت چیوە لایانی پەیوەندیدار ئەوەندە ئاگادار بن بە شێوازێکی فەرمی بێ یا نافەرمی بێ لە ڕێگەی زانیاری و مامۆستا هاوکارەکانتانەوە وەزارەتی پەروەردە یاخود بەڕێوەبەری پەروەردەگشتیەکانی قەزا و ناحیەکان
هیچ ئومێدێک هەیە هیچ بەڵێنێکیان پێداون یان ئەچنەوە بەردەم وەزارەتی پەروەردە یاخود بەڕێوەبەراتی پەروەردە بەڕێوەبەرێک لە یانێکی پێدار نایە بڵێرە کاکەوە هەفتەیەکە لێرەن خەریکی چین چ داوایەکدانێ یانی هیچ تا هیچ دەنگێک نەبووە لە ڕاستیدا بەنسبەت بەڕوەری پەروەردەکان وەکەمیشە لە سەرجەم پەروەردەکان هەرێمی کوردستان بەتایبەت لە سنووری سلێمانی پشتیوان و هاوکاری ئێمە بوون و لە ڕزی مامۆستانی وانەبێژ وەستاون پشتگیری کردووە یادداشتی داواکاری ئێمان بەرز کردێتەوە و بە هەمان شێوە بەڕێز دکتۆر ئالان وەزیری پەروەردە ئامان ئامادەی تێدا بووە و لە سەرجەم کێشە گروفتەکانی مامۆستانی وانەبێژ هاتۆتە پێش ئەوەی کە لە ڕابردوو هەبووە ئەمجا چی لە شایستە بێت چی لە دەرخستنەوەی مامۆستانی وانەبێژ بێ هەم ئەو وردکارانی کە پەیوەندیمان لەگەڵ هەبوو لەگەڵ دکتۆر ئالان پەیوەندیەکی تونند و تۆڵمان لەگەڵ بۆ بەردەوام پەیوەندیم وەک خۆم لەگەڵ دکتۆر ئالان هەبوو بۆ کێشە گرفتەکانی مامۆستانی وانەبێژ بەڵام ئەوەی کە بەڕاستی جێتی بڕیاردانە ئەنجومەنی وەزیرانە لە ئەنجومەنی وەزیران بەڕاستی کە کتاب بەرزکراوەتەوە ئێمە دەڵێن کتابێک بمێنە کە باسی دامەزراندی تیابێ ئێمە ناتوانین لە ئێستادا دامەزراندن بکەین بە شێوەیەکی هەمیشەیی بەڕاستی ئێمە وڵامان بۆ ئێوە ئەگەر ناتوانن دامەزراندن بە شێوەیەکی هەمیشەیی لە ئێستادا بە شێوەیەکی کاتی بۆ ماوەیەکی کەم بەڵام ماوەکەی کەمتر بێت لە ساڵێک دو ساڵ دەتوانن بۆ ئەم ساڵ بۆ ساڵی خوێندنی 2021 بۆ 22 دەتوانن مامۆستانی وانەبێژ بکرێن بە گرێبەست بەو مەرجەی کە وەکو هاوشێوەی هاوپیشەکانمان کرد لە پێشمەند کە چەند ساڵە گرێبەزم بۆ شێوە نەبێ ئەمە دەتوانین ئامادەشمان تیا بە گرێبەست بۆ ماوەکەی کەمتر بێت لە ساڵێک یان 2 ساڵ بەڕاستی کە ئەوەش ناکەی ئێستا حکومەت تەنها بە وەڵامێک وەزارەتی پەروەردەی وەڵامی ئێمە نێداوەتە کە پارەی ئێوە ئەکرێتە مەختوو بۆ ئەم ساڵ یاخۆت بەپێی بەشەوانە لە کاتی خۆی دابەش دەکرێت هیچێک لەوانە بەڕاستی جێبەجێ نەکردووە بەڕاستی خۆپیشاندانی ئێمەش لە ناچاریدا بووە چونکە ساڵانی ڕابردوو ڕێگای دیالۆگ و گفتوگۆمان تاقی کردووە لەگەڵ بەرپرسیان و لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە و وەزیرە بەڕێزەکان و پەرلەمان ئەوەی کە گرنگی ئێستا هاتۆتە سەرخەت و بەشێک لە فراکسیۆنە جیاوازەکان پەرلەمانتارانی دڵسۆز هەر لە کاتی خۆپیشاندانەکان پەیوەندیان پێوە کردین کە ئەوان هەوڵدەن ئیمزا کۆک بکەنەوە کۆدەنگێک دروستکەن لە پەرلەمان بۆ ئەوەی دەستەی سۆرەکاتی پەرلەمان جەلسەیەکی تایبەت بکە لەسەر ماف و چارنووسی مامۆستانی وانەبێژ ئەم بەڕاستی ئەم خۆپیشاندانێکە لە شار و شارستەکان هەیە پەرلەمان نابێت لێی بێدەک بێ ئەگەر پەرلەمان لەسەر بابەتێکی وەها گرنگ و هەستیار کۆ نەبێتەوە لەسەر چ بابەتێک کۆ دەبێتە بۆی ئەمە داواکاری ئێمە لە بەڕێز دکتۆر ڕێواز سۆرۆکی پەرلەمان و دەستەی سۆرەکاتی پەرلەمان کە بەڕاستی وەکو ئەوەی کە پێشتر 32 ئیمزا کۆکرایەوە بۆ جەلسەیەکی تایبەت لەسەر چارنووسی مامۆستانی وانەبێژ ئەم 32 ئیمزای پەرلەمانتاران بە هەر وەرنەگیرە درایە دەستەی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان بەڵام بەداخەوە ئەمە بابەتێکی ئەساسە بابەتێکی گرنگە پێویستە بە چارنووسی زیاتر لە 2 ملیۆن قوتابووی و خوێندکارانی ئەم وڵاتە گرنگە باسی پەرلەمانی کوردستان هەڵوێستە وەرگێ دانیشتیەکی تایبەت لەسەر چارنووسی مامۆستانی وانەبێژ بکە تێدا بەڕێز دکتۆر ئالان بانگەش بکرێ پلان و هەنگاوەکانی چین بۆ مامۆستانی وانەبێ بۆ چینێک کە 18000 مامۆستای وانەبێژە ئەم 18000 مامۆستای وانەبێژ پێویستین و فەراخاتیان پڕگرێتەوە و داوام دەکەن و زۆرێک لە مامۆستانی وانەبێژ وەکو پێشتر ئاماژە پێدا لە گوند و دیهاتەکان لە ناو شارەکان لەسەر ئیسابی خۆیان یعنی بەردامی دەدەن بە پرۆسەی خوێندن و داوامکردن زۆر باشە مامۆستا کارۆخ لەوانەیە بەشێک لە مامۆستانی وانەبێژ بەشدار نەبن لەگەڵتانە هۆکارەکەی بۆ ناومێدبوونیان دەگەڕێتەوە دەڵێن ئێمە چەندین جار خۆپیشاندان و گرتبوونەوەمان ئەنجامداوە بەڵام نەتیجەیەکمان دەستنێنەوە ئێوە ینی گرنگتیەکەیە کە ئەم جارە ئەم گرتبوونەوەیەتان بێتە مایەوەی کە داواکارەکانتان جێبەجێ بێت من لە ڕێگای کەناڵە جوانەکەی ئێوە بە سەرجەم مامۆستانی وانەبێژ لە هەرێمی کوردستان ڕادەگرم ئەوەی کە خۆپیشاندان بەدەست دێ ئەوەی کە لە فشاری مەدەنی بەدەست بێ بەڕاستی لە ڕێگاکانی تر بەدەست نایە تاکید مامۆستانی وانەبێژ بە کۆدەنگی بە دەستە جەمعی بە بەشدارێکی زۆر بە هێز و کارێگەی زۆر ئەتوانن بەڕاستی حکومەت و پەرلەمان و جیئاتی بەرپرس بێنە سەرخەت وەگو چۆن ئێستا بەڕاستی بە مامۆستانی وانەبێژ ڕادەگەێنم ئێستا زۆربەی بەڕاستی بەرپرسانی حکومەت لە سەرخەتم بۆ ئەم بابەتە چونکە کاتێکی هەستیارە و ماوەی کەمان لە بەدەستما بۆ خوێنی ئەم ساڵ و پەرلەمانتارانیش بە ئاماشەوە هاتوونە سەرخەت بۆ ئەم بابەتە
کارگەری خۆپیشاندان چۆن کاریگەری نیە کارگەری زۆ باشی هەیە و پەیامی خۆی گەیاندووە بەڕاستی تەمەنای ئەوە دەکەم بۆ ئەوەی ئەم کارگەریە کارگەر ئەم خۆپیشاندانە بەهێزتر و بەقەوەتر بێ شوێنی خۆی بگرێت پێویستە مامۆستانی وانەبێژ بەدەم شاشەکانەوە لە پشت تۆڕە کۆمەڵاتەکانەوە دانێنیشن بێ وجوداتی خۆی بسەلمێنێ کە تۆ هەی بەڕاستی تۆ جیاوازت چییە لەگەڵ کەسێکی تر کە بەڕاستی ئێستا لە پلو پۆستێکدا ڕەنگە خاوەن شادەژ نەبێ تۆ جیاوازی لەگەڵ کەسێکە لە ماڵەوە دانیشتووە لە خێور بەری ئەم وڵاتە دەخوات و بێوی هیچ خزمەتێ بگە بەداخەوە لە ئێستادا لە هەرێمی کوردستان نەعەدالەتێکی زۆر هەیە لە داباشکردنی سامانی ئەم وڵاتە ئەوەی کە خزمەت دەکا ئەوەی کە هەوڵ وجود دەدا بۆ نیشتیمانە ئەوەی کە ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە فێری پەرۆردە فێرکردن دەکا ئەمانەش مافیان پێ نادرێ وەڵام نادرێنەوە و ئەوانەی کە خزمەتی حیزبێکی دیاریکراو دەکا ئەوانەی کە تەنها لە پشت فەیسبووکەوە پشتگیری حیزبێکی دیاریکراو دەکات تەنها لە پێناو دەنگێک ئەوە ماف و شایستەکانی پارێزراوە و لە کاتی خۆی داوەردەگرێت بەداخەوە ما ئەو پەڕی دێویشتانیە نادات پەروەریە کە لە هەرێمی کوردستاندا ئەگەر مامۆستانی وانەبێژ نزیکەی 7,000 مامۆستای وانەبێژن ئەگەر ئەو بندیوارەی کە لە هەرمی کوردستان هەیە کە ڕێژەیەکی زۆرە بەڕاستی بەپێی ئەو بۆداچوونی ئێمە کردومانە لەگەڵ پەرلەمانتارانی عێراق لەگەڵ پەرلەمانتارانی هەرمی کوردستان ژمارەیەکی زۆر موچەخۆری ناشایستە هەیە لە لیستی موچەخۆراندا ئەگەر تەنها لەو ڕێژە زۆرەی 7,000 موچەخۆری ناشایستە ببڕن موچەکان بخەنە سەر میلاک و شایستەی مامۆستانی وانەبێژ ئێستا مامۆستانی وانەبێژ لە قۆناغی تێدەم بۆ پرۆسەی پەروەردە بەرەو پێشکەوتن دەڕوە بەڵام تۆ سەیری کە مامۆستایەکی وانەبێژ لە قوتابخانەیەک لە خوێندنگایەک دەرز دەڵێتەوە هەمیشە چاوی لە دەرگاکەیتی کە مامۆستا میلاک ناگەڕێتەوە مامۆستا هەبوو 8 ساڵ لە وانەبێژە هەیە 10 ساڵ لە وانەبێژە کەچی مامۆستای میلاک گەڕاوەتەوە بۆ ئەوەی کە فەراغاتی پێویست نەماوە نانی قوتابخانەکەی خۆی بەجێشتەوە زۆر باشە مامۆستا کارۆخ نوێنەری مامۆستایانی وانەبێژی ناڕازی سپاس بۆ ڕوونکردنەوە بەشداریکردنەکەت ئێمەش وەک تەلەڤیزیۆنی پەیام هەمیشە پشتگیر و پشتیوانی داوای ڕەوای مامۆستایان و تەواوی چین و توێژەکانی کوردستان بووین سپاس بۆ بەشداریکردن و پەیوەندیکردنت پێمانەوە بەڵێ بینەرانی عەزیز با هاوکاری هاوکارم دانیال نورەدین با هاوکاری هاوکارانم لە کۆنتڕۆڵەوە بەڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن مێدەوارین سوود و ڕەزامەندیتان پێگەیشت بێ و هەروەها لە خوای گەورە داواکارین سەلامت من تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ هەر شاد و لە خۆشییا بن خواتان لەگەڵ.